بەنای خۆی بەرزوو بێ هاوتا سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار لا پرۆگرامی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان. ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادە کردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاوی خواتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵی لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان. ئەمڕۆژ کۆمەڵەیەک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو بابەتانی کە ئەمڕۆ پێشکەشی ئێوەی عزیزی دەکەین لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە ئەو زیانانە دەکەین کە بەرامبەر بە کەرتی ژینگە کراوەویش بە ئەهلیکردنی نەمامەکانە کە ساڵانی ڕابردوو نەمامە حکوومیەکان لەلایەن حکوومەتەوە و لەلایەن دەستەی ژینگەی شار و شارشۆکان و دابش دەکرا. بەڵام ئەم ساڵ دراوەتە کەرتی تایبەت کە ئەمەش زیانێکی گەورەی دەبێت بۆ ژینگە و بزانین هۆکارەکەی چیەکە کراوەتە کەرتی تایبەت بۆ ئایا تا چەند زیانی دەبێت بەسەر ژینگەدا. وەلا بابەتێکی دیکەی بەرنامەکەماندا باز لە بارودۆخی کۆچبەرانی کورد لە یۆنان دەکەین زانین لە ئێستادا دۆخی کۆچبەرانی کورد لە یۆنان لە چۆنە و لە چ ئاستێکدایەوە ئایا ئەو گەنجانەی کە نیەتیان وایە ڕوو لە ئەوروپا بکەن زانین ڕێشۆنەکان چین و ئایا ئەو خەون و خەیاڵەیە کە گەنجانگیری لێ دەکەنەوە کاتێک ڕوو دەکەن ئەوروپا. کۆمەڵێک زانیاری لەو بارەوە لەگەڵ میوانەکەماندا تاوتوێ دەکەین وەروەها لە تەوەری سین بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی زۆری کۆچی گەنجان بۆ وڵاتانی ئەوروپا دەکەین زانین هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە ئایا هیچ بربەستێک هیچ ڕێگایەکەیە کە ئەم کۆچە بە لێشاوی گەنجان بوەستێنێت و چی دیکە گەنجان ڕوو لە ئەوروپا نەکەن هەرچەندە کۆمەڵێک هۆکار هەن لە ڕووی سیاسی و ئابووری کۆمەڵێکی دیکە بێکاری و کە زۆرە لە گەنجان بەهۆی بێکاری و ڕوو لە ئەوروپا دەکەن. بەڵام ئەوەی کە گرنگە بزانین چی بکرێت بۆی کە ئەم کۆچە بە لێشاوی گەنجان ڕێ لە بگیرێت و لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادە کردوون. بەڵە بەڕێزان سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوە. بەڵە بەرزانەوە پێشتر ئاماژەمان پێکرد کە تەوەریەکەمان تایبەتە بە زیانەکانی بە ئەهلیکردنی نەمامگە حکوومیەکان. پێشوی بچینە سەرم تەورە و گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان بکەین. هاوکارانمان ڕاپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر ئەم بابەتە فەرموون با پێکەوە بینەری بین. بڕیاری پێدانی نەمامگە حکوومیەکان بە کەرتی تایبەت نیگەرانی ڕێکخراوە ژینگەییەکانی لێ دەکەوێتەوە. بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانیش ئاشکرای دەکات لە سلێمانی 5 نەمامگەی حکومی هەن کە ئەوان تەنیا توانای ئیدارەدانی 3 نەمامگەیان هەیە. بەهۆی دابین نەکردنی بودجەی پێویست و نەبوونی کرێکاریش 2 نەمامگەی دیکە پێشنیار کراوە بدرێن بە کەرتی تایبەت کە یەکێکیان لە بانی مەقانە و ئەوی دیکە لە دەربەنی خان. ساڵانە ئێمە بۆ ئەو ناوچەیە لێرە لە نەمامگەکانی خۆمان لە سەرچنار و دوکان ئەوانەوە نەمامنێنین بۆ شوێنە بەنسبەت نەمامگەی دەربەنی خانی شەوانە ئەوش کێشەی ئەڵمانەیە کێشەی کارەبامان هەیە. ئەم دوو نەمامگەیە بەنسبەت پارێزگای سلێمانیەوە هیچ کارێکی نەرێنی ناکا بۆ دابشکردنی نەمان بەنسبەت ئێمەوانێ لەبەرەوە ئێمە ئەتوانین قەرەبووی ئەو دوو نەمامگەیە لە 3 نەمامگەکەی تر بکەینەوانێ. ئەمە ئێستا دەستی کرێکارمان نییە بەسەر کرێکارەمانەوە بگرین بودجە لە بەردەستانیە خۆ دەزانی کە وە قەیرانەکە هاتووە قەیرانەکە ئێمەشی کردوێتوانەیە.
لە هەرێمی کوردستان پێدانی خزمەتگوزاری حکومیەکان با کەرتی تایبەت پێشینەیەکی باشی نییە. هاوڵاتیان پێیان وایە ئەو سێکتەرانی با کەرتی تایبەت دەدرێن، ئامانج لیان تەنیا ڕووتاندنەوەی گیرفانی ئەوانە. لای خۆی ئەندامێکی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی و هەڵەبجە دەڵێت لەگەڵەوەدا نین نەمامگە حکومیەکان بدرێنە کەرتی تایبەت. بەو پێی ئەم بڕیارەی وەزارەتی کشت و کاڵ نرخی نەمام لە سەرشانی هاوڵاتی بەرز دەبێتەوە. بەداخەوە ئێمە بینیمان ئەزمونێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان لەگەڵ کەرتی تایبەتدا پێدانی زۆرێک لە سێکتەرەکان بە کەرتی تایبەت ئەوەندەی لە بەرژەوەندی کۆمپانیا و شوێنەکانە ئەوەندە بیر لە بەرژەوەندی هاوڵاتی و خزمەتکردن بە هاوڵاتی نەکراوەتەوە. بابەتی نەمامگەکان پێدانی نەمامگەکان بە کۆمپانیا و کەرتی تایبەت من پێم وایە زەرەر و زیان بە ژینگەی هەرێمی کوردستان ئەگەیەنێت، چونکە ئەو ئەزمونەی کە چەندین ساڵە نەمامگەکان هەیەە یەکی لەو بابەتانی کە زەرەر و زیانەگات حکوومەت ئیشی چییە ئەگەر بابەتی نەمامگەکان و یاخود زۆرێک لە سێکتەرەکان کە یابەتی بە کەرتی تایبەت ئیشی چی ئەگەر بۆ خۆی خزمەت بەم بواران و بم سێکتەرانە نەکا. بۆیە پێدانی نەمامگەکان بە کەرتی تایبەت زەرەر و زیان بە ژینگە ئەگەیەنێ و بە نەمامگەکان خودی خۆیان ئەگەێنێت، چونکە ئەزمونێکی باشە بۆ لە هەرێمی کوردستان نەمە و پێش ئەگەر بدرێتە کەرتی تایبەت پێم وابێ ئەوە نامێنێت. لە 2015ەوە بودجەی نەمامگە حکومیەکان وەستاوە، لە کاتێکدا پێشتر ساڵانە 1 ملیار دیناریان بۆ تەرخان دەکرا. لەگەڵ بەردەوامی قەیرانەکانیش ساڵانە نەمامگە حکومیەکانی سلێمانی توانای بەرەمێنانی 300,000 نەمامیان هەیە، بەڵام پێش 2014 ساڵانە 500,000 نەمامیان بەرهەم دەهێنا. ئەو بڕیارەی وەزارەتی کشت و کاڵ تەنیا لە سلێمانی جێبەجێ ناکرێت و پارێزگاکانی دیکەش دەگرێتەوە. ئەنجومەنی وەزیرانیش ڕەزامەندی لەسەر نووسراوەکەی وەزارەتی کشت و کاڵ دەربڕیوە. وەڵام بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە تەوەریەکەمان و باز لە زیانەکانی بە ئەهلیکردنی نەمامگە حکومیەکان دەکەین. گفتوگۆی زیاتر لەسەرم تەوەرە دەکەین لەگەڵ میوانەکەمان، ئەویش زۆر بەڕێز سەروەر قەرەداخی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان. کاک سەروەر زۆر بەخێر بێت، سپاس بۆ ئامادەبوونەکەت. سەرجا پێمان بڵێ بزانین ئەو نەمامگە حکومیانە کامانن کە بڕیارە بدرێن بە کەرتی تایبەت ئایا سەرجەم نەمامگە حکومیەکان دەگرێتەوە یاخود چەند نەمامگەیەکەن؟ دیارە لە باشووری کوردستان کۆمەڵێک نەمامگە هەیە کە بەشێکیان لە بەشی باغداری ئیشەکەن و بەشێکی تریشان لە نەمام ئەو نەمامانە بەرەمەهێنن کە بۆ دارستانین. لە پارێزگای هەولێر 5 نەمامگەیە کە دەدرێت بە کەرتی تایبەت و لە دوهۆک 4 نەمامگەیە، لە سلێمانی 6 نەمامگەیە کە 2 نەمامگەیان دارستانین و 4 نەمامگەشیان با بڵێن باغدارین. یەک دانیانەکەوێتە بانی مەقانەوە بەتایبەت بەستن بەشە دارستانێکیت، یەک نەمامگەی تریشان لەو دەربەندی خانە و لە پارێزگای هەڵەبجە نەمامگەی سیروان هەیە کە لە بەشی باغداری و بەشی دارستانەکەی نەمام بەرهەمەهێنرێ، بەشە باغدارەکەی ئەدرێت بە کەرتی تایبەت. لە گەرمیان نەمامگەی کفری کە نەمامی دارستانی بەرهەمەهێنێت لەگەڵ باخێک کە زیاتر لە 3500 درەختی زەیتونی تایە، واتە تەنها نەمامگەکان نین بەڵکوم باخەکان و دارستانەکانیشن. بۆ نمونە یەکێک لەو شوێنانی کە ئەدرێت یەکێک لە باخەکانە لە بازیان کە ڕووبەرەکەی خۆی 1000 دۆنمە، لەم 1000 دۆنمە پێشتر با بڵێن چارێکێک لە ڕووبەرەکەیان بەشێک لە ڕووبەرەکەی کە دراوە بە کەرتی تایبەت و ئێستا ئەو سێ بەشەی تریشی ئەدرێت بە کەرتی تایبەت. و لە باشووری کوردستان ئەم نەمامگانن کە کەواتە هۆکار چییە کە بەشی باغداریەکەی ئەدرێت؟ تۆ پێت وایە ئەمە زیان نەگەێنێت یاخود قازانجی دەبێت؟ زۆر جارە بینی لە کەرتی تایبەتە ئەوەندەی دڵسۆزیان دوێت حکومیەکەوە بەو جۆرە بەردەوام و دڵسۆزی نانوێنێت. تۆ پێت وایە ئەمە زیان بگەێنێت؟ هەردوو بەشەکەی تەمان بەشی باغداری و بەشی دارستانی، بەڵام بە دیاریکراوی ینی چەند نەمامگە لە چەند شوێن بۆ نمونەوە کراوە. بۆ نمونە تۆ تەماشا بکە ینی گەرمیانێکێکە لەو شوێنانی کە بەرەو بە بیابان بوون ڕوا. من پێش هەفتەیەک لەوانە بووم، ینی باوەڕ بکەنی لە شوێنێک بووین ینی وەکو سەحرایە گوا بوو، تەنها یەک درەخت چیە تۆ لە ناو گەرمیانە نەدەبینیەوە. لە کاتێکا تۆ ئەمڕۆ ئێران ئاوەکەی گرتوویتەوە هیچ ئاوێکرد نییە و بە دۆخێکی وشکە ساڵێتەوە تێ ئەپەڕیت. ینی ئەگەر بتەوێتەوە بۆ نمونە هەموم دۆخانن مەسەرن بۆ نمونە بە شێوەیەکی ئاسایی تێپەڕاندای پێویستیت بەوە ئەکرد کە لە ساڵەکانی ڕابردووە کار بۆ چاندنی نەمام لەوێ بکرایە، لەگەڵەوەی کە تۆ ئێستا تەنها هیچ نەمامێکت نەڕواندووە و نەمامگەت هەیە دەیت ئەم نەمامگە حکومێت دەیت ئێدی بە کەرتی تایبەت. لە کاتێکا کە پێویست ئەکا بۆ نمونە بە تەنها لە شوێنێکی وەکو گەرمیانە
نەکتەنها یەک نەمامگە یان دوو نەمامگە پێویست بوو کە لە هەناو هەموو قەزاکان لە ناو تەنانەت ناحیەکان کورد تەنانەت لە ناو گوندەکانیشە نەمامگە دروست بکرایە بۆ ئێمە بمانتوانایە ئەو بەشەی کە مەترسی بە بیابانبوونی لەسەریان بەرەو بە بیابانبوونە ڕوا ئێمە بتوانین نەمامی تا بڕۆینی بۆ ئەم قەراری حکومەت لە ڕاستیانی بۆ لایەنە ئەگەڕێتەوە حکومەت لە زۆربەی سێکتەرەکانی ترا یعنی دەستی لە بەڕێوەبردن بەرداوە یعنی ئەوەی کە هەیە هەموو شتەکان بەرەو کەرتی تایبەتە ڕوا یەکێک لەو لایەنانەش بابەتی نەمامگەکانە یان دەمێ بزانم ئەمە بۆچی دەکرێت ئەمان چیە لە پشتەمەوە زۆر باشە ینی ئەمە وەک ئاماژەم پێکرد ینی حکومەت توانای خۆی ئەڵێت توانای بەڕێوەبردننی نەمامگەکانی نەماوە ناتوانێت ئاو بۆ دابین بکات ناتوانێت کارەبای بۆ دابین بکات ناتوانێت کارمەندی بۆ دابین بکات ناتوانێت پارەی بۆ دابین بکات لەبەرەمە لێدا بە کەرتی تایبەت تەسەور بکە ینی نەمامگە ئێستا بۆ نمونە نەمامگەیەکی وەکو دەربەنی خان پێشتر کێشەی ئاوی هەبوو لە پاڵ بەنداوێک بی تۆ کێشەی ئاوت هەبێت چەند ساڵ دواتر کێشەی ئاوی چارەسەر بۆ ئێستا هیچ کێشەیەکی ئاوی نییە کێشەی کارەبای هەبوو بە هەمان شێوە ئێستا کێشەی کارەبای نییە من ئەمەوە داتایی لەسەر دەربەنی خان بۆ نمونە بە نمونە بخەمە ڕووەک ویکێک لەو نەمامگانە لە ساڵی 2000 بۆ 2021 نەمامی ناو نەمامگە لە ناو دەربەنی خانە 75,000 نەمام بووە و نەمامی فرۆشرا و ئەوەی کە فرۆشتویان ئەو نەمامانە 22,615 نەمامیان فرۆشتووە و بڕی پاری بەدەسات و 14,121,250 بەدەساتوە ئەمە نەمامگەی حکومی نەمامگەی دەربەنی خان ئەمە تەنها ئاماری نەمامگەی دەربەنی خان باشە لێرە لە ماوەی لە قەزایەکی بەڵێ لە ماوەی ینی زیاتر لە بۆ 3 بۆ 4 ساڵیشە حکومەت هیچ بڕەپارێکی بۆی تەرخان نەکردواتە خۆی بەم پارەی خۆی هاتۆ بەرهەمێنانی نەمامی کردوتۆ لە ناو نەمامگەکان کێشەی ئاوی نییە کێشەی کارەبای نییە بە پارەی خۆی بە داهاتی خۆی نەمامی خۆی بەرهەمەهێنێتەوە و خەڵکێکی زۆر سوود ئەبینێ لەم درەختانە بەڵام سەرڕای ئەمە حکومەتێکدا بە کەرتی تایبەت و لێرە تەنانەت جیاوازی هەیە ینی جیاوازی لە نێوان نەمامگەکانی شاکراوە کۆمەڵێک نەمامگە هەیە ینی زیاتر گرنگی پێدراوە کۆمەڵێک نەمامگە هەیە هیچ گرنگی پێدراوە بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی من ئاماژەی پێ بکەم یەکێک لەو نەمامگانەی کە نادرێت بە کەرتی تایبەت نەمامگەی بە خۆشحاڵیەوە کە نادرێت بە کەرتی تایبەت ئێمە خۆشحاڵین نەمامگەی سەرچنارە یەکێک لەو نەمامگانەی کە ینی تایبەتمەندێتی هەیە ینی تایبەتمەندێتی پێدراوە واتە جیاوازی کراوە لە نێوان نەمامگەکانی تر لەوانی تریشیان بڕاوە بۆم نەمامگەیە کە ئەمەش گرنگە کە هەموو نەمامگەکان وەکو یەک گرنگی پێ بدرێت نەمامگەی سەرچنارە نەمامی ناو نەمامگەکە بۆ ساڵی 2020 بۆ 21 134,905 نەمام بووە نەمامی فرۆشرا و 29,000 فرۆشتووە لە کاتێکە دەربەنی خان 22,000 فرۆشتووە لە کاتێکە ئەم لە دەربەنی خان زیاتریشی بەرهەمێناوە بڕی پارەی بەدەسات و 22,405,500 بووە کە لەوانە هەبووە کاک سەرۆر ئەم بەراوردەم ئامارە کە ئاماژت پێکرد بەراورد بەم ساڵ چەند کەمی کردووە و باس لە جیاوازی نێوان نەمامگەکانیش هۆکاریم جیاوازی من ئەم ئامارەی کە خستمە ڕووی 2020 بۆ 2021 کە دیارە ئاماری ینی من نوێترین ئامارە لەم ساڵی نوێەوە مەسەن لە مانگی 11ەوە ئەکرێت پرسیاری بەشی دووەمت چی بوو جیاوازی و جیاوازیەکرێت لە نێوان نەمامگە حکومیەکاندا هۆکاریم جیاوازی دەزانی بۆ عەقڵێ و کەسانە دەگەڕێتەوە کە لە ناو بەڕێوەبردننی شوێنەکانن ینی گرنگی بەلایەک دەدەن گرنگی بەلایەکی تر نادەن ینی هەندێک خەڵکن عقدەیان هەیە بەرامبەر بە شوێنەکان بەرامبەر بە ناوچەکان کە ئەمە ناکرێت ینی تۆ بەڕێوەبەرێکی گشتیت یاخود بۆ نمونە مەسەلەن وەزیریت ناکرێت هەموو ناوچەکان وەکو یەک تەماشا نەکەیتەوە و ناکرێت تۆ ئاگاداری پرسی دۆخی ژینگەی کوردستان نەبی ینی تۆ تەماشا بکە کاکە ئەگەر تۆ لە وڵاتێکی ڕوبەری سەوزایت ئاستی ستانداردی تێپەڕاندوە فەرم و هەرچی نەمامگەی بدە بە کەرتی تایبەت ئەگەر دۆخی ژیانی خەڵکەکەت باشە فەرمۆم بدە بە کەرتی تایبەت ئەگەر هەموو ڕێکخراوە ناحوکمی ژینگەیەکانت کە لە باشووری کوردستانە ئیش ئەکەن تۆ مانگانە 100 میلیۆن دۆلاریان نەدیتە کوورە کاکە هەر هەمووی بدە بە کەرتی تایبەت دەزانی کاکە ئێمە بۆ نمونە مەسەن من زیاتر لە 11 ساڵە لە پرسی لە بواری ژینگەیش دەکەم لە 2012 من ڕێکخراوی سروشتی کوردستانمانەیە هەتا ئەم دقەیە کە من قسەی تیاکەم تا ئێستا حکومەت 1,250 نایەوە بۆ ئیشکردن بە ئێمە بڵێ کاکە فەرم بڕۆن ئیش بکەن ئێمە دەڕۆین قەرز لە خەڵک دەکەین دەڕۆین پارە لە خەڵک وەردەگرین باشە بە 1000 منەت و منەتکاری بۆ نمونە 75,000 بەدەستێنین 75,000 بەدەستێنین ئەم 75,000 جاران 100 نەمامی کردوون ناو نەمامگەی حکومیە ئەگەر ئەمڕۆ ئەم نەمامگە حکومیانە بدرێن بە کەرتی تایبەت ئێمە بەم 75,000 ناتوانین 100 نەمام بکڕینەوە باشە لەسەر و جیاوازی نرخ ئەمە زۆر باشە ینی تۆ تەماشا بکە لە ناو نەمامگە حکومیەکانە جاران نەمامێک کە بەرهەم هێنراوە دراوە بە پارەیەکی ڕەمزی 250 500 750,000 1000 ڕبعێک لە پێش ئەم قەرارەشەوە نەمام ئەسڵەن بەبێ بەرامبەر دراوە کراوە بەم پارە ڕەمزیە زۆر باشە ئەم پارە ڕەمزیە داهاتێک بۆ ناو نەمامگەکان بەدەستێنێتەوە ئەمە زۆر باشە ئەم داهاتە کەمە ئەم نرخە بکەن بە دوو ئەوەندە 500 250 بیکەن بە 500 750 بیکەن بە 1500 بۆ نمونە ئەگەر 22 میلیۆنی بەدەستێناوە لە ماوەی ساڵێکە دەبێت بە دوو ئەوەندە ئەمە شتێکی باشە کە بۆ نمونە داهاتێکی ترێداتەوە بە نەمامگەکان بۆی بەرهەمێنانی خۆیان بکەنەوە
بەڵام قسەکە لێرامەیە هەر هەمان ئەو کاتی کە وەرزی دابشکردنی نەمام لە ناو نامامگە حکوومەکان دەستی پێکردووە نەمامەکە بە 1000 دینار بووە لە بازاڕە هەمان جۆری نەمام دراوەتەوە بە 200,000 دینار واتە لە بازاڕە لە شەتڵگە ئەهلیەکان کڕاوەتەوە فرۆشراوەتەوە بە 20,000 دینار بە 15,000 دینار بە 25,000 دینار پرسیارەکە لێرە ئەمەیە ئەگەر جۆری هەمان ئەم نەمامگانە گەر بدرێن بە کردی تایبەت و هەمان ئەم نەمامی کە پێشتر دراوە بە 1000 دینار ئایا بە هەمان شێوەگەر بدرێ بە کەری تایبەت هەر بە 1000 دینار ئەفرۆشرێتەوە من بەدڵنیاوی پێدەڵم بە 1000 دینار نافرۆشرێتەوە بە 5 ئەوەندە ئەفرۆشرێتەوە ئەگەر بە 8 ئەوەندە بفرۆشێتەوە ئەی هەمان ئەو نەمامی کە پێشتر لە نامامگە حکوومەکە بە 1000 دینار بوو لە بازاڕە بە 20,000 بۆ و کاتە ئەو سعرێ ڕوا بۆ چەند ئەوش سعرێ ڕوا بۆ دوو ئەوەندە ئەو نرخانەتان لا نییە کە بڕیارە بدرێتە کەرتی تایبەت جۆرە نرخێک بێت چەند بێت نا ئەمە شتێکی پرسیارێکی گرنگ بوو تاوان ئێستا چی کراوە ینی وەزارەت ینی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ ئەنجومەنی وەزیران تەواو شتە پەسەند کراوە و ئەمە بە نووسراوێک نووسراوەکە دەقی نووسراوەکە لای ئێمەیە نێراوە بۆ هەموو بەڕێوەبەرایەتێک گشتیەکان داوای پێگەنانی لیژنەکە بۆ ئەوەی ئەم نەمامگانی کە قەرارە لە ناو پرۆژەکەی بدرێ بە کەرتی تایبەت خەمڵاندنی بۆ بکرێت و دوای ئەوە ئەم خەمڵاندنە بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵ ڕاستەوخۆ خۆی ئەیخاتە تەندەرینەوە واتە ئەعلانیەکان بۆی ئالێرە ئەم لیژنانەی قسەمان لەگەڵ زۆربەی بەڕێوەبەرایەتەکانە کردو بەڕاستی و زۆرێک لە ئەو لیژنانش بۆ نمونەیان و کارمەندی ناو بەڕێوەبەرایەتانە خۆشیان ناڕەزان لەسەر ئەمە و نیگەرانن لەسەر ئەمە ئێمە داوامان لێکردوون بڕەپارێک لێ بدرێ مەسەن لەگەر نەمامگەیەکی وەکو نامامگەی بانی مەقام ئەگەر بۆ نمونە بدرێ بە 20 میلیۆن دینار بدرێ بە 30 میلیۆن دینار کەرتی تایبەت بۆ نمونە ئامادە وەری بگرێت بۆی قازانج بکات لە بەرامبەر ئەمە بۆ نمونە مەسەلەن 40 میلیۆن دینار 50 میلیۆن دینار دابن لێ بۆی کەرتی تایبەت ئامادە نەبێ بیگرێت هەر بەڕاستی یعنی چونکە ئەم نەمامگانە نابێ بدرێن بە کەرتی تایبەت ئیرادەیەکی باش لە ناو بەڕێوەبەرایەتێک گشتیەکانە هەیە لە ناو کارمەندە دڵسۆزەکانیانە لە ناو ڕێکخراوەکان هەیە لە ئێلام زۆر گرنگە ئێمە بۆ خۆیان بەرنامەیەکە بایەخی پێدرێت ئەمە شتێکی زۆر گرنگە و چەندە بۆ نمونە مەسەلەن ئێمە بتوانین کاریگەری زیاتر دروست بکەین بۆ ئەوەی ئەم قەرارانە ڕابگرین زۆر باشە باس لەوەکی کە ڕێکخراوە ژینگەیەکان هەمووتان ناڕازین دژی ئەم بڕیارە پێتان وایە کە فشارەکانتان سەر بگرێت و بتوان ئەم بڕیارە هەڵوەشێنەوە پێشەوەی بچێتە باری جەبەجێکردنەوە بەدڵنیاییەوە ئێمە هەمومان پێکەوە هاوڕاین یان زۆربەمان پێکەوە هاوڕاین لەسەرەوەی کە ئەمە قەرارێکی خراپە وەزیان بە هاوڵاتی یان با بڵێن زەرمەندی یەکەم هاوڵاتی و ژینگە ئەبێت پێشتریش باسم کرد لەبەرەوەی ئێمە ئاستی ستانداردی با بڵێن ڕێژەی سەوزایمان لە باشووری کوردستان نەگەشتۆ بە ئاستی ستاندارد لەبەر ئەوە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە هانی خەڵک بدەین نەکەوەی کە بارگرانی بۆ زیاد بکەین نەمامێک پێشتر بە 1000 دینار بۆ تۆ ئێستا بێت بە 10,000 دینار پێی بفرۆشی بە 8,000 دینار بۆ نمونە مەسەلەن پێی بفرۆشی کابرا ئامادە نییە و کارە بکە ئێوە بەڵگەتان چییە کەم نەمامان ئەوە نرخیان بچێتە سەر لەلایەن ئەزانی ئەنی تۆ لە ناو نەمامگەی حکمیان بۆ نمونە مەسەلەن بە 1000 دینار پێشتر فرۆشراوە تۆ تەسەورەکەی مەسەلەن بدرێ بە کەرتی تایبەت بۆ نمونە مەسەلەن بەبێ بەرامبەر بیدات یان بە 1000 دینار بیداتەوە بەدڵنیایی بە 1000 دینار نایدا بە دوو ئەوەندە ژنایدا بە سێ ئەوەندە ژنایدا زۆر بە زیاتر لەوە دەیدات من پێت ئەڵێم هەمان ئەو نەمامگەی کە لە ناو نەمامگەی حکومەت بەرهەمێنراوە بە 1000 دینار بووە لە بازاڕەوە 25,000 بووە تەسەور بکە بەشێک لە نەمامگەکان من ئاگادارم بەشێک لە نەمامگە ئەهلیەکانی ناو شارەکان هاتوون لە ناو نەمامگە حکومەکانیش لەو کاتی کە نەمامدا بەشکراوە خاتون لەوێ کڕێوانەوە پارەی ڕەمزی خۆیان چوون لە بازاڕە فرۆشتویانەتەوە جا ئێستا هەمان خاوەنی نەمامگەی ئەهلی بێنە بیکە بە خاوەنی نەمامگە حکومەکە بە چەند پێدەفرۆشێتەوە دوو ئەوەندە کاکسەر ئێستا بۆتە بڕیار ئەم بابەتە ئەمە بڕیارە ئەمە پەسەند کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی شەوە شتە پەسەند کراوە ینی قەراری لەسەر دراوە کەواتە دوجار فشارەکانی ئەو کاریگەریان بێت لە کاتێکدا لە ئەنجومەنی وەزیرانی چۆن ئێستا وەک ئەمە ڕوونم کردەوە ئێستا لیژنەکانی بەڕێوەبەرایەتی گشتیەکانی دارستان و پاوانەکان هەڵسەنگە ئەینەکەن خەمڵاندنەکەن بۆ نمونە نەمامگانی کە هەن بدرێن بە چەندێک هەرێک و پارێک یەخرێتە سەر ئەمەی کە تەواو بوو ئەنێرێتەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ڕای دەگەێنێت و دواترە دێرە بە تەندەر پێش ئەوەی کە جاری لیژنەکان تازن لە دروستکردنان ئێمە کاریگەریمان لەسەر بەشێک لە لیژنەکانیش دروست کردو بەڕاستی بیڵم ئەمە هەنگاوێکە بۆی پارەی زۆر بخرێتە سەر ئەو نەمامگانە بۆی کەس ئامادە نەبێ بیگرێت ئەمە لایەنێکە لایانی دووەمەوەیە کە ئەمە قەرارەش بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵ دەبێت ڕابگیرێت نابێ ئەمە بدرێت بە کەرتی تایبەت وەجگە لەم بابەتەش دوێنێ هەلەژێر فشاری ڕێکخراوەکانە دەستەی ژینگان و تەبێژی دەستەی ژینگەوەی ڕاگەیان کە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ قسەیان کردووە وەزارەتی کشتتوکاڵ ئەوەی وتووە ئێمان ئەوان لەم هەفتا ڕوونکردنەوە ئەدەن لەسەرم بابەتانە بەڵام هیچ پێویست ناکە ئەوان هیچ ڕوونکردنەوەیەک بدەن لەسەرەوەی کە بۆ نمونە بڵن کاکە ئێمە نەمامگەکان بەم جۆرە دین بۆ جۆرە دین خۆمان هەمووی دەزانین و هەموو زانارەکانیشمان لای و ئێمەش بۆ ئیعلامەکانمان ئاشکرا کردووە کە ناوڕۆکی ئەو زانارانە چین بۆی پێویست ناکات تا چەند هەماهەنگی هەیە لە نێوان وەستێنە هەماهەنگی هەیە لە نێوان ڕێکخراوەکەی ئێوە و ڕێکخراوەکانی دیکەیە کە
ڕێ لەم کارە بگیرە لەوانێت زۆ کاریگەرێکی باش بە خۆشحاڵیەوە لەسەر ئاستی باشووری کوردستان ینی هەماهنگگی هەیە هەتا ینی بۆرد هەیە مەسەلەن تۆڕ هەیە ینی لەناو لەم چوارچێوانە لە وەکو گروپین ئێمە کار ئەەکەین ینی یەک لەو ئیشانی کە بۆ نمونە هەر ینی دوێنێشەوە بردی ڕێکخراوە ژینگەکانی سلێمانی هەڵەبجە ڕاگەنراوی تایبەت بم پرسە بڵاو کردەوە هەر دوێنێ پارتی سەوزی کوردستان لەگەڵ چەندین ڕێکخراوی تری ژینگەی پێکەوە کۆنفرانسی هەواڵیان کردووە دژی ئەو بڕیاری بۆ نمونە وەزارەتی کشتتوکاڵ و حکومت وەستانەوە ینی واتە هەماهنگگی و کۆدەنگی هەیە تا تەنان لەگەڵ ڕێکخراوەکانی هەولێر و دووەکیش بەمانشەوە چونکە ئەمە پرسێکە پەیوەندیدارە بە هەمومانەوە پەیوەندیدارە بە ژینگەوە ینی شتێک نییە بۆ نمونە مەسەلەن بڵێ وەڵامێکێتی زەرەر دەکەیان پارتی زەرەر دەکەیان کۆمەڵ هەمومان ئێمە زەرمەند دەبین و بارگرانەکەشی بۆ خەڵک دەبێت و بارگرانەکەی بۆ ژینگەش دەبێت و بارگرانی بۆ سەر کاری ڕێکخراوەکانیش دروستە و کات ڕێکخراوەکانیش ناتوانن مەسەلەن چاندنی نەمان بکەن یاخود هەر جۆرە پرۆسێکی تر کە دێتە پێشەوە. کاک سەرۆر ئایا حکوومەت بەبێ مەرج ئەم نەمامگە حکومیانە دەدات بە کەرتی تایبەت واتە هیچ چاودێریەکی ناکات پێت وایە ئەگەر حکوومەت چاودێری بکات ناتوانێت دەزانی شێوازە نرخ بەرز بکاتەوە حتمما مەرجداری دەکات و چاودێری دەبێت بەڵام ینی ئەم شتانە بەلایەمەوە گرنگ نییە مەسەلەن چاودێری هەبێ مەرج هەبێ ئەم شتانە هەبێمە قسەکە لێرە ئەوەیە قەتحیان بەبێ هیچ مەرجێ بەبێ هیچ شتێک نابێمانە بدرێن بە کەرتی تایبەت ئەمە قسەی ئێمە بەبێ هیچ ئەوەی تەنها کێشەکەتانەوەیە کە هاوڵاتیەکی یاسایی ناتوانێت بەو نرخەکە لە کەرتی تایبەت ئافرۆشێتەوە بیکڕدیا خود پێتان وایە کە کەرتی تایبەت لە ناشتنی نەمامەکانە سەرکەوتوو نابێت. نا ئەمە لایەنێکی ترە ئێمە زانی دوو لایەن هەیە ینی زەرمەندی یەکەم ژینگەیە ڕۆنم کردەوە بۆچی زەرمەندی دووەمیش بەڕاستی هاوڵاتیانە کە دەڵێ ژینگە و هاوڵاتیان دووشتی وا بەستن پێکەوە ینی ئێمە ئەگەر پێشتر بۆ نمونە وەک گوتم نەمامێک بە 1000 دینارەکە بەدەستێنراوە لە دوایە بۆ نمونە ئەو نەمامە بە 5 ئەوەنە و 6 ئەوەندە بۆ نمونە هاوڵاتێک ئەتوانێت بیکڕێتەوە ڕێژەی سەوزایدە لە ئاستی ستاندار نییە بە هەمان شێوە تۆ پێویستیت بەوە هەیە بۆ نمونەم ڕێژەیەت بەرزکەیتەوە چۆن بەرزی دەکەیتەوە تۆ دی بۆ نمونە مەسەلەن نەمامێک پارێکی دەخەیتە سەر مەسەلەن خەڵکی ئاسایی ئەتەنانەت بۆ نمونە وەکو ڕێکخراوەکانی من ناتوانین سبێنەوە نەمامانە بکڕینەوە چونکە ئێمە داهاتمان سفرە باشە بۆ نمونە بڕەپارێکی کەمان دەستەکەوێت لە شوێنێکە و لە جێگەیەکە و لە سپۆنسەرێکە مەسەلەن جێگەیەکە بۆ نمونە مەسەلەن بڕە هەتا زۆر جار باوەڕ بکە ئێمە لە پارەی باخەڵی خۆمان یعنی پارەی جگەلەوەی کە ئێمە خۆمان خۆبەخش بووین پارەی باخەڵی خۆمانمان دەرێناو بۆی نەمامان پێکردڕێەوە بەبێ بەرامبەر ئێمە دابشمان کردەوە بەسەر خەڵکە باشە یاخود بۆ نمونە چاندنمان پێکردەوە و لەو نەمامانەشی کە ئێمە ڕواندومانە بۆ نمونە لە پرۆژەیەکە 1000 نەمامان ڕواندووە لە 185 ئەو نەمامانە سەوز بووە باشە ینی تەنها بەشێکی کەمی بەڵام تۆ دێ ئێمانە دەدیتەوە بە کەرتی تایبەت لە ڕاستیە ئێمە داهاتەکەمان سفرە ئێمە ناتوانین سبێنە نەمان بکڕینەوە نەک ئێمە کاکە ینی هاوڵاتیش ناتوانێت بۆ نمونە ئەوە بکات دوێسە بە 1000 دیناریشە کاکە لە کۆی 75000 نەمام 22000 بردووە هاوڵاتی 22000 بردووە لە کۆی 75000 نەمام بۆ من لە یەکێک لە ناوەندەکانی دەربەنیخانە ئەی ئەگەر بێت و مەسەلەن تۆ پارەکە بکەی بە 8 ئەوەندە 22000 دەباتەوە بە 1000 دینار تۆ داوتە بە 500 داوتە 22 براوە ئەی ئەو کاتە گەر بۆ نمونە ئەو پارێ ینی زیاتر بکرێت لەسەر نرخەکە با بڵێ نرخی نەمامەکە زیاتر بکرێت حتمما هاوڵاتی زۆر باشە کاک سەرۆر بەگشتی حکوومەت بۆ کەم تەرخەمە لەسەر کەرتی ژینگەی کە ئەمە کەرتێکی زۆر گرنگە پەیوەندی بە ژیانی مرۆڤەوە هەیە دەزانی ئەوەی کە گرنگ نەبێ بەلای حکوومەتەوە پاراستنی ژینگەی ئەسڵەن حکوومەت خۆی بەرپرسە لە تێکدان لە شێواندن لە هەموو لایەنێکی ژینگەی تۆ تەماشا بکە وەزارەتی دروست کرد کردی بە دەستەی ژینگە دەستەی ژینگەی دروست کردووە دەسەڵاتی پێنادا دەستەی ژینگەی دروست کردووە بکاکە دەستەی ژینگە خۆشی لە کۆمەڵێک لایەنەوە بەشێکە لە پیسکردن و تێکدانەوەی ژینگە کارمەندی ناو فەرمانگەکانی ژینگە تا قۆناغێک بۆ نەخۆیان بە خاوەنداریتی لە پرسی ژینگەکەن تا کاتی داوامەکەیان تەواوی خاوەنداریتی لێ ناکەن بەڵام چالاکوانێک هەتا زیاتر لەوەی کە بۆن لە ماوەی 24 ساعتە هەموو کاتەکانی بۆ پرسی ژینگە بۆ نەتەرخان دەکات ژینگە لە ناوەندەکانی خوێندنە وەکو پرۆگرامێک یان وەکو وانەیەک ناخوێنرێت بەڵام هونەرت هەیە وەکو وانەیەک دەخوێنرێ وەرزش هەیە وەکو وانەیەک دەخوێنرێ باشە پرسیارەکە لێرەوەی ئەگەر تۆ بتەوێت تاکی ژینگە پارێز دروستکەی پێویستیت بەوەیە کە ژینگە بکەیت بە منهەجێک لە ناوەندەکانی خوێندنە حکوومەت بۆم کارە ناکات بۆی خەڵک بە ئاگا نەبێ بۆی خەڵک وشیار نەبێت لە ئاستی ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی ئەبێتەوە نەوت دەرەکات ژینگە پیسەکات نەوت دەگوازێتەوە لە ڕێگەی تەنکەرەکانی وەردەگەڕێ ژینگە پیس دەکات پرۆژەی ڕیسایکلین نیە لە کوردستانە ئەو هەموو زبڵەوەکو بۆمبی نەتەقی و دەخەیتە ناو ژێر خاکەوە لە هەر کاتێکا بێت دەتەقێتەوە بە ڕوومانە پرۆژەی ئاوەڕۆت نییە هەموو ئاوڕۆی ناو شار و شارۆچەکانە داخل بە سەرچاو ئاوێ پاکەکان دەبێت ئەمەش بە هەمان شێوە کێشە دروستەکە هەموو بەنداوانی کە دروست دەکرێن درویان دروست کراون لەسەر سەرچاو ئاوەکانی باشووری کوردستان و عێراق لەلایەن تورکیا و لەلایەن ئێرانەوە حزب هاوبەشەکانی ئەو وڵاتانە ئەو وڵاتە داگیرکەرانە هیچێکێکان نایەنە دەنگ لەسەر ئەوەی کە بۆ نمونە هەیە و تا ئێران 4 ڕۆژە بێ ئاوەکەی بەرداوت و چەند ڕۆژە لەوێ ئاوەکەی گرتوتەوە هەموو ڕۆژێک 1 سانتین ئاوی ئاستی بەنداوی دەربەنیخان دابەزیوە لە بەشی سەرەوەی ئاوەکەش لەوێ ماسی مردووە
باشە بۆ مردووە بۆ خەڵک لەسەرمانە قسە ناکات بۆ حکومەت لەسەرمان نایەتە جواب لە ئاستی پرسە ژینگەکان کەڕە کوێرە ئەوەی کە بۆ حکومەت گرنگە ئەوەی کە بۆ سەرۆکی حکومەت گرنگە ئەوەی کە بۆ وەزیرەکانی گرنگە تەنها و تەنها فرۆشتنی نەوت پارەی نەوت داهاتی نەوت لەمە زیاتر هیچ شتێکی تر گرنگ نییە ئێمە ئێستا لە مەترسیای و ئەم شتانەشی کە دەیڵێن 10 ساڵ لەمە و بەروتمان کەس باوەڕی پێ نەکردین هیچ کەسێک نهات بەدەمانەوە وەکوی کێمە ئاسنی سار بکتین وەکوی کێمە بێئیش بین وەکوی ئێمە کە تووشی نەخۆشی دەرونی بوو بین وەکوی ئێمە ناتەواو بین وەکوی ئێمە کە شێت بین وەکوی ئێمە هیچ ئیشێکی ترمان نەبێ بەڵام ئێستا دەرەنجامی بەشێک لەم شتانە ئێمە دەیبینینەوە و چاوەڕێژ بکەن هەر پەلەتان نییە چاوەڕێ بکەن 20 ساڵی تر 30 ساڵی تر دەرەنجامی گەورەتری ئەم شتانە دەبینەوە کاتێک کە ئاو نەما ئەو کاتێک کە هەموو نەوتەکەتان دەرێنا ئەو کاتێک کە هەموو سەرچاوێکی سروشتێ وڵاتتان فرۆشت ئەو کاتێک کە ڕێگەتاندا ئەو هەموو ئۆتۆمبیلە بێتە ناو کوردستانەوە و ژینگە پیس بکات ئەو کاتەی هەموو ئەم شتانەمووی دەبینینەوە کاکە بۆ پرسیارەکە ئەوەیە ینی تۆ تەنانەت پاشەڕۆی پزیشکیش دەڕۆی لە تەنجەرۆ فڕی دەدەیت دەڕۆی لە ناو خاک فڕی دەدەیت کە ئەمە کارەساتی گەورەیە ئەگەر لەم وڵاتە یاسا هەبێ ئەگەر لەم وڵاتە دادگا هەبێ ئەگەر ئەمانە هەبێ دەبێت وەزیری تەندروستی ئەسڵن دادگایی بکرێت دەبێت لە پیشەکەی دوور بخرێتەوە ئەوانشی کە لەناو معقولە بۆ نمونە کاکە لە ناو نەخۆشخانە تایبەتەکانە بۆ هەر کیلوێک زبڵی پاشیان پاشەڕۆی پزیشکی 2000 دیناری عراقی وەرئەگیرێت باشە لە هەمان کاتە لە جیاتەوەی بڕوا لە ناو مەحرەقە لە ناوی بەرێ دەڕوا لە ڕاستەخۆ لە ناو تانجەرۆ فڕی دەدات لە کاتێکشا پارە وەرەگرێ هەر بۆ پارەی کە دەستی دەکەوێت مانگانە 30 بۆ 40 میلیۆن دینار داهاتی وەزارەتی تەندروستی بەزە ناو سلێمانیە باشە ئەتوانێت هەر بەم پارێت هەموو پاشەڕۆی شاری سلێمانی پێ چارەسەر بکە کەچی نایکە کاکە دەستیان لە هەموو شتێک بەریاوە یعنی ئەوەی هەین کە بەڕاستی ئێمەش وەڵڵای وا پێت بڵێ جنی ژینگە چۆتە گیانمانەوە وەڵڵای ئێمە تووشی نەخۆشی دەرونی بووین هەر بەڕاستی یعنی ئەم هەموو کێشە هەیە ئێمە لە بەچاوی ژینگەی هەموو شتەکان دەبینین ئینشەڵڵا ئێمە هیچ ئاشنای هیچ یەکێک لەم شتانە نەبووینایە بۆ ئەوەی ئێمە لەم شتانە تێنەگەیشتینایەوە ئێمە یعنی نازانمانی بڵم چی ڕاستی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەروەر قەرەداخی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان زۆر سپاس بۆ زۆر بەخێر بیت وەڵازان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتم تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیر دەخواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە بەشدا بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن سودەکانیان بەرهەمە ناوازەیە ڕەگین و بەهێز و تەندروست دەکات پرچ قورس و خاو دەکاتەوە ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان چارەسەری پرچی سوتا و بۆز دەکات ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت شامپۆ و مکەیەفی زێرا باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
بەڵە بەڕێزان هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین سەبارەت بە دەستڕەنگینی گەنجێکی ئاسنگەر فەرموون با پێکەوە بینەری و ڤیدیۆ. من ناوم جوتیارە نزیکی 10 ساڵ بۆ 11 ساڵە خەریکەی پیشەم ئاسنگەرە بەدەل لە کاری خۆم بەدەل لە کاری خۆم کۆمەڵێک ئیشی ترم کردووە کۆمەڵی سادە و کۆمەڵش بەسەری وەلام کرد پی بڕەوە بەدەر لە ئیشی خۆم کۆمەڵێک شتێشە کۆمەڵێک مەکایەنم دروست کردەوە کۆمەڵێک کاری هوەریم دروستوە ناکرێت بەڵام هوەرێکی گەورەیە بەڵام بەشێکە لە هوەر چەند کارێکی سادەیە بە بڕوای من گەنجی کوردیش هیچی کەمتر نییە لە گەنجانی دەرەوەی وڵات لە گەنجانی دەرەوەی ئەوڵات لە ئەوروپیەک بە بڕوای من پێویستە حکوومەت بێ هەر کەسێک بێ ئاوڕێکی جدی باتەوە چونکە بەڕاستی گەنجی دەستڕەنگین و چاکمانەیە گەنجی زۆر داهێنەرمانەیە لە بوارەیە لە هەموو بوارێکە لە دارتاژە لە ئاسیگەریە لە پیشەشازیە لە سناعیە گەنجی بەتوانە و بازمونمانەیە پێویستە هەر کەسێک بێ حکوومەت بە تایبەتی بتوانێت توانای ئەم گەنجانە دەرخات بزانە توانیان تا چەنە شوێنێکیان بۆ بکاتەوە پێشانگایەکی نێودەوڵەتی کارەکانی ئێمە بە دەرەوە بناسێنێت چونکە نەبوونی مەکاین و نەبوونی هەنێ شت دوای لێکردوە لە گەنج کە توانای ئەو تاقە و وزەی کە لە لەشایەت و کە حەز و خولیای بۆی هەیە دەست بەرداری ببێت کە شتێک نەبێت و تەشریع بکرێت و یارمەتی بدرێت بڕواناکەم بەردەوامبی لەسەری بۆیە پێویستە حکوومەت ئاوڕێکی جدی باتەوە لەو کەسانەی کە داهێنەر و دەستڕەنگینن لە هەر بوارێک و لە هەر پیشەیەکە. سەرەتای دەستپێکردنیە میشانی کە کردوشمە خولیایەکی مناڵیم بوو کە بە مناڵی لە فلیمێکایە لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنیە کامبینی کەسێک ئاسنگەرێک داتەشێک کارێکی هونەرێکە حەزێکی تایبەتمەوەی بوو ڕۆژە لە ڕۆژان ئاواتە خوازم کە بتوانم گەورە بم ئەو پیشەی خۆم بەرهەمێنم بنیش بتوانم شتێک لەوە بکەم سپاس بۆ خوا کەمڕۆ توانیمە تەنها بەشێکی کەم شتێکی سادە کە دروستکەم ئەو حەزەی کە لە ناخمایە بێمرێنم و بە شانازیشەوە بە ئاکیەزانم من لە پێنا وڵاتەکەم لە کوردستان لە هەر کەسێک کە داهێنانی بکەم کە شتێ بکەم و شانازی پێ بکەم بۆ خۆم و بۆ خەڵکی کوردستان و هیوادارم هەر سەرکەوتوو بم. بە بڕوای من مرۆڤ هەر کەسێک زۆر لەوە گەورەترێکە لە ناخیاتی ئەو شتێک کە لە ناخیاتی بە دڵنیایی ئەو هەوڵی بۆ بدا ئەتوانێت بەدی بێنێ ئەتوانێت سەرکەوتوو بێت
ئەتوانێت و حەزی لە ناخیاتی لە مێشکیاتی ڕۆژ لە ڕۆژان بێنێتە دی بەڵام گرنگ کۆڵمەدانە گرنگ نییە چەند جار هەڵاکەی گرنگەوەی بگەی بە ئەنجام جارێک نا دوو جار نا 100 جار هەوڵ بدەرەوە من ئەو شانێک کە دروستم کرد لەوانەیە چەند جارە غەڵەتم تیا کردوێت چەند جارە ناومێد بووبم بەڵام هەوڵم داوە هەر کۆڵم نەداوە هەتا گەشتم بۆ شتێک کە خۆم ئەمەوێت هەر کەسێک کە خولیاک لە مێشکیا بێت لە دڵیا بێ دڵنیا بەوازی لێنێنێتێتی بە هەر جۆر و شێوەی بە گرنگەوەی کۆڵ نەدەی بتوانی بەردەوام بی لەگەڵی ناخۆشیە چێشی ئازارە چێشی بەڵام گرنگەوەی بگێ بە ئەنجامێکی باش شوێن دەستە دیار بێ داهاتووە کرد دیار بێ ئەمە مەجموعەکارانی کە دروستم کردووە ئەمەش هەمەڕێکە هەمەڕێکی عسکەریە کە لە فلیمێکی یەکشنەوە بینیم هەمەڕێکی زۆر جوان بوو بەلامەوە هیوادار من دروستی کەم دروستیشم کرد و بەڵام ئەرکێکی زۆرم پێوە کێشا چونکە وردەکاری زۆرە بە بڕوای من ئەمانەی کە بیرکردنەوەی هیلاکتەکە کارەکەی خۆی هیلاکن ناکە چونکە کاردێکی وردبینیە و لە هەموو شوێنەکە وردەکاریە لە هەموو شوێنەکە ماندووبوون و وردەکاری پێوە دیارە ئەمە نزیکی 5 بۆ 6 ڕۆژێکی ویسوە تا دروستم کردووە جاری وایە ئەمەم شوێنێکی چەند جارە لێم کردوەوە پێمە کردووە بە دڵم نەبووە بەڕاستی عەزیەت و کاری زۆرە ڕۆژانە تقریبان 3 بۆ 4 ساعت خەریکی بووم 4-5 ڕۆژ خەریکی بووم 3-4 ساعت خەریک بووم ئیشێکی وردەکارە کۆمەڵە شوێنی وردەکاری هەیە کۆمەڵێشە پێویستی بە بیرکردنەوەیە ئەوەی کە بیرکردنەوەکەی عەزیەتی مێشەوە کارەکە عەزیەتن نادا بەس وردەکاری جۆپەنجەی پێوە دیارە چونکە زۆر وردەکارە هەم لە شێوازەکەی هەم لە جۆرەکەی جاریوە بیر لە شوێنێکی ئەمە بۆ شوێ گونجاوە بۆ شێ جوانە زیاتر لەگەڵ کامیانە گونجێ ئیشەکان دیاری چەند جەستەی هیلاکتەکەەوە نەمێشت نوکە بە بیرکردنەوە باقڵ دروستەکرێت ئایا بزانی چی گونجاوە لەگەڵی بەدەگە توێ کارێکی سادە بکەی زووتر تێپەرە بەڵام ئەم جوانێ و ئەو دیقەی نامێنێ هەر کارێکە کرا جوانەکەی لە وردەکاریەکەیەتی ئەبێ بە وردەکاری وە جوانی بکردرێ ئیشەڵا لە پلانمایە و لە مێشمە لە داهاتوە ئیشەڵا کە بتوانم ئۆتۆمبیلێک یاد فڕۆکەی یا هەر شتێک دروستەی کارەبایی بێ کە بتوانێت سوودی هەبێ بۆ کەسێک بۆ کۆمەڵگایە بۆ مەجموعە کەسێک لە مێشمە لە داهاتوە بتوانم ئیشەڵا پشت بەخوا مەجموعەیەش دروستکەم و داهێنانی گەورەتر بکەم ئایا ئۆتۆمبیلێکی کارەبایی بێت یا مەکانانی کە دروست یەکەم بە کارەباییشکەن کەسێ بتوانێت کۆمەڵگایە بتوانێت سوودی لێبینێ هیوادارم لە داهاتوە بتوانم ئەوەرکە بگرمە ئاستۆ و ئەگە بکرێت
بڵازدان خۆشەویستان لە تەوەری دوین بەرنامەکەماندا باز لە بارودۆخی کۆچبەرانی کورد دەکەین لە یۆنان وەروها باز لەوە دەکەین کە هۆکارەکان چین لە هەرێمی کوردستان زۆرێک لە گەنجان کۆچ دەکەن بەرەو وڵاتانی ئەوروپا خەریکە بابەتەکە وای لێ دێت دەبێتە دیاردە بەڵام لەلایەکی دیکەشەوە بەداخەوە کە ساڵانە چەندین جار دەریای ئیجە دەبێتە مەرگی زۆرێک لە گەنجانی کورد. ئێمە لەو تەورێماندا گفتوگۆ لەو بارەوە دەکەین بەڵام پێش ئەوەی بچینە لای ئەو تەورەیە پەیامێرمان ڕامیار وەردەگرین. ڕامیا سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاریەکان چین؟ سڵاوی خواتان لێ بێم کاتتان باش. ئێمە ئێستا لە دارستاوەکەین لە شاری سلێمانی. دیارە لێرە بینایەک هەیە چەند کەسێکی بێلانە لەم بینایەدا دەژین بە شەو لێرە دەخەون. ئەو بینایی کە لە پشتی منەوەیە هەمان بینە ئێستا یەکێک لەو کەسانی کە بێلانەیە لێرن دوو کەسی دیریشان چوونەتە بازاڕەوە لێرە نەماون. دیارە بەهۆی زۆرمانەوەیان بەشێک لەوان دەڵەن نزیکەی 20 ساڵە لەم بینایە دەمێنەوە. بەهۆی زۆرمانەوەیان بۆنێکی ئەجگار ناخۆش لە بیناکەدایە بەهۆی پاشەڕۆ پیساییکردن لە نێو بیناکەدا وای کردووە یعنی تەنانەت نەتوانی هەناسەیەک بێت. من دەمێ بچمە سەرەوە بەشێک لە ئەو وێنانەتان بۆ بگوازمەوە کە ئەو بێلانانە لێرە دەمێننەوە. ئێستاش یەکێک لەوان هەر لێرەیە بەڵام ئەگەر هاوکارم دەموچای پیشان نەیە تەنها قاچ و دەستی لێرە دانیشتووە بەشێکی دیکەشیان لە بازارن بەجددی بۆنەکەی هێندە زۆرە. ئەمە دەرگای چوونە ژوورەوێتی دەچێتە نهۆمی سێوە لەوێ نیشتە جەن چەند ژوورێکی تایە. مازەگەر هاوکاربی بەشێک لە وێنەکان بگوازیتەوە. یەکێک کەسانی کە لێرە کاری دەکرد باسی لەوە دەکرد کە تەنانەت خەڵک کە بۆ لێرە مردووە کەسی بێلانە دوای چەند ڕۆژێک پێیان زانیوە. بڕیار وایە لیژنەیەک لە قایمقامێتی سلێمانی و سەردانی ئەم شوێنە بکات و سڵاو لێبێ سواس دەکەم. ئەم شوێنە چی یعنی ئەمە چەند ساڵە ماوەی چەند ساڵە لێرە ئەو بێلانانەی تیا دەژین؟ وەڵام ماوەی دەمێکە تایەتی 15 ساڵە تایەتی 10 ساڵە تایەتی 5 ساڵە تایەتی ساڵێکە ئاوایتر بەبێ ئینسانەکان ئەوەن ئێسامان 15 ساڵە لێرەیان پێکرا دانیشتوێت کە بە کامێرەی خۆتانی بینن. تیاشایەتی مردووە ڕۆیشتووە هەر لێرەیە تایەتی 3 ڕۆژ مردووە کەس نەیزانی بێلانە بوون بێلانە بووی قابلە کابراکەلانی هەبێ بەو شێوە حاڵی ئەوە نابێ بۆ شێوێش. ئەم شوێنە هی خەڵکە بە پارەتیان بە بەلاشتیانمێنەوە ئیجارە ئەو بێلانانە پارەیان مەعاشیانێ لە مەعاشەکانی دن هەرشیانە مەعاشی نەک هەسبێکە مەجبورە بیدا لە بێت جێگەیە. باش چی وە ئەکا مەسە ئەمە بۆنە چییە؟ ینی هەر کەسێ بەجددی ئەجێ دەژوورەوە یەکسەر هەناسەیەکی رێ ینی ئەم بۆنە چی ئەوە زۆر بۆ لێرە؟ ئەم بۆنەی ئەو شوێنە زۆر نەشیاو بۆ ئینسان بەس جێ بڵێم چی حاشا حەزی بەجی ئینسان نییە. وەرە کامی تۆ ئەچێتە ژوورەوە با 2 دقە بچێتە ژوورە ئیدارەم کە ئەو شوێنەیە 2 دقە بەس 2 دقە ئەگەر نەکەوە بە ئەرزاچی لێ بێرێ لەبەر بۆگەن چاوە شوێنی ئینسانە. باشە ئەی لانە پەیوەندیدارەکان وەکو وەزارەتی کار و کۆمەڵە بابەتی کێخانی بە سەڵاتچوان ناتونم شوێنان نەبینیوە ینی وەزارەتی کاروبار تا ئێستا نەهاتووە من ناوەشە بە جادەکەشان نهاتووە شی چێ بێ وێرە بۆ چێ وێرە ئەوان لانی پەیوەندیدار نین. ئەگە وەزارەتی ئەگەی لەو خەڵکەوە حاڵی مەناعەتی و خەڵکە نابێت باشە ئەو ژیانی ئینسانە با وەزیرەکان 2 دقە ئالیا بۆست باشە گەر وەزیرە ئەگەی لە حاڵی ئەو خەڵکە بکاکە وەکەی حاڵ و خەڵکی تیابراکە ئەو کەی ژیانە و خەڵکی خۆ بۆ نابێتەوە 2 دینار مەعاشی بیتێ بە 2 دینار مەعاش دەبێت خەڵک ژیانیەوێ مەعاشی نایە خەڵک ئیساحەتیەوێت ئەوە ژیان شوێنەکەی بینیوە تۆ چی دەقاتی سەرەوە ها نەمتوانی بش ئەی نەوتوانی چی ئێمە 10 ساڵە 5 ساڵە بەو بۆ گەنە ژیان لێرەشە ئەنی 10 ساڵە زەلامە لی نەپرسین تازە خەڵکی کە ئاوریژاوە لیان نەپرسێت. حەلی چییە بە ئێرەدا بخرێیان ئەمانە برێن بۆ خانەی بە ساڵات؟ حەل چییە؟ حەل دەستێت وەزیرایە وەزیر بێ شوێنێکیان بۆ دابین کە
خانوویکیان شوقەیە شوێنێکیان بۆ بگرێ بکرێ لەگە سێ چوار کەسە ئەوە چوار بیشی کوژی 2 ساڵی تر ناژی ساڵی تر ناژی ئێوە کەسن لێرە کێ ئەمانی کە لێرن چەند کەسان گەنج و پیرەوە ئەمانی کە لەم شوێنە ئەمێنەوە بۆ 12 نەفرێک پیر و گەنجیشی تایە گەنجیشی تیا شایەتی چوار سێ چوارێکی پەکەوتە تیاوکو ئەم دامای کە لەدایش جارێک کە بدویانە بۆ خەسخانەوە هیچوو ئەو دوێنەش ئەم بڵاز نهاتە بە تەمای نەبیت ئەو حاڵیانەکەک خاوەنکار و دوکاندارەکان ێرە داواکاریتان چیە لەلایەن پێێن وڵی داواکاری ئەمە چی خۆمەشی خۆمانەکەنیا بەس داواکاریمان لە وەزیرێ بێ بەلایەنەوە کاکە گوناحن کاکە و حاڵ نێ و خەڵکەی تیا لێرەیە کارەبای مۆلیدەت نەبێت یعنی منطقە تۆ 3 ساعت 4 ساعت کارەبای ڕیسی دەیە ئێتی کە مۆلیدە نەما چاو نابینێ لەم گوزەرەیە کەس ناناسێت مۆلیدە لە ماڵتانە بێ و حاڵە کاکە تۆ لە ماڵەکەی خۆتا بۆ فێنەکەرە ئەنجاوە بشە و ژوورە و مۆلیدەی تیانە بێت کارەبای مۆلیدەت نەبێت کاکە باشە ڕیسیە گێوە خوانێ بڕە ڕیسیە 4 ساعت دێوتەوە هەرەوەی وەکو ئەو هاوڵاتی کە لێرە کار دەکات باسی لەوە کرد کە نزیکەی 12 کەس لەم بینایەدا دەژین من ئەگەر بتوانم بچمە ژوورەوە بۆی بەشێک لە دیمەنەکان بوازینەوە داواکاری چییە؟ داواکاری چی داواکاری؟ شوێنی ژیانی بەشێک لەو لەو بێلانانەیە کە لێرن تەبعاً نەوەمی سەرەوە شەیە لێرەش خەڵکێکی تریتیا دەژێ بەڵام بەجددیانی من ناتوانم بچمە سەرەوە ئێستا وەکو ئەو خاوەن دوکانانە ئاماژەیان پێکرد پێویستە کە وەزارەتی کار وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی بێ بەدەنگی ئەم بێلانانەوە ڕزگاریان بکات چونکە لە دۆخێکی سەختدان وەکو ئاماژەیان پێکرد یعنی خەڵکی تیا دوای چەند ڕۆژ کە مردووە دوای ئەوە پێیانسانیوە بەڵێ باز بۆ پامنێرمان ڕامیار عوسمان سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی بەداخۆ لە هەرێمی کوردستان هەرێمێک کە پڕبێت لە نەوت و پڕبێت لە ئابوورێکی زۆر بەهێز بەڵام دەبینین کەسانێکی کەش هەن بەم شێوازە ژیان بەڕێ دەکەن و ژیان دەگوزارێن بەداخەوە وڵازان و خۆشەویستان لە تەوەری دوین بەرنامەکەماندا باز لە بارودۆخی کوردان دەکەین لە یۆنان وەروها باز لە هۆکارەکانی زۆربوونی کۆچی گەنجان دەکەین بۆ وڵاتانی ئەوروپا بزانین هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە و ئایا ئەمە چی وای کردووە لە هەرێمی کوردستاندا ئەم کۆچە بە لێشاوی گەنجان دەبینین لە ڕووکردنە وڵاتانی ئەوروپا وەروها بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕۆژی پێنجشەمە یەختێکی 55 کەسی نقم بوو لە نزیکە ناراوەکانی یۆناندا کە تا ئێستا 7 کەسیان کە خەڵکی باشووری کوردستان بێسەر و شوێن بەشێکی دیکەشیان ڕزگار کراون ئەمانە و چەندین ڕووداوی دیکە کە ساڵانە دایانبیستین بەداخەوە پرسە و ماتەمینی زۆر لە بەشێک لە خێزانەکانی هەرێمی کوردستان دەبینین و ئەمەش بزانین هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە ئەم هەموو گەنجە ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکات و گفتوگۆ لەو بارەوە دەکەین کە 2 میوانمان دەبێت کەسێکیان کە لێرە لە ستۆدیۆ مامۆستا جەمال محەممەد توێژەری کۆمەڵایەتی وەروها میوانێکی دیکەمان لە یۆنانەوە دەبێت کە باز لە بارودۆخی کۆچبەران دەکات لە یۆنان بزانین گوزەران و بارودۆخیان لە چ ئاستێکدایە مامۆستا جەمال زۆر بەخێربێن سپاس بۆم دەرفەتە مامۆستا دەبینین کۆچێکی زۆر بە لێشاو ساڵانە هەیە لە ئێستاشدا ماوەیەکە تقریبان ماوەی هەفتەیەکە دووبارە کۆچێکی بۆ لێشاوی زۆری گەنجان دەستی پێکردو بە تایبەت لە ناوچەکانی پشدەر و قەڵازێ و ناوچەکانی گەرمیان ئەمە بۆچی دەگەڕێتەوە زۆر سپاس بۆ دەرفەتە بە شێوازێکی گشتێگر باسی کەین گەنجان بوو کۆچەکەن مەسلەی گەنجان ئەوەی کە توانای کۆچکردنەکەی هەیە و دەرفەتەکەی هەیە ئەگینا ئەو هۆکارانەی کە هەن بۆی گەنجێک با بڵێن بگاتە و ڕاستەی ئەو ئاستەی کە خاک و وڵات و خەڵکی خۆی بەجێ بهێڵێ بۆی هەر هەمان هۆکاریش هەن بۆ خەڵکێک بۆ کەسانی کە بەتەمەنترن با بڵێن بەعومرترن بەتەنیا گەنجەکان یا بەس گەنجەکە دەرفەتەکەی هەیە گەنجەکە تواناکەی هەیە کە بەجێ بهێڵێ ئەگینا هەر هەمان هۆکار باقین بۆ ماباقی غێری گەنجانیش بەگشتی هۆکار زۆرن ئەبێ تۆ بێ سوالێک بکەی لە خۆمان بڵێن کاکە گەیشتبینە چ حەدێک کە ئامادە بێ کەسێک خاکی خۆی خەڵکی خۆی کە سوکار و ئازیزانی خۆی بۆی بەجێ بهێڵێ دەبێ هۆکارێکی بەهێز هەبن بەگشتی مەسلەی کۆچ لە ئەسەر ئاستی دنیاشا هەیە بەستەنیا وڵاتی ئێمە نییە بەتەبەت ئەو وڵاتانەی
ڕۆژەڵاتی ناوڕاست و وڵاتە دواکەوتەکان و ئانەی کە ئالۆزی و شەڕ و ناسەقامگیری سیاسی و ئابوووریان تایە ئەم کۆچە بەلێشاو هەیە بەس ئێستا کوردستان و عێراق و ئەمەی کە لە ڕۆژەڵاتی ناوڕاستا هەیە هەمووی ئەم کۆچە هەیە کاتێک کە ئەبینێ ناسەقامگیرێکی ئابووری سیاسی ئەمنیتایەتی ناچارە کۆچی بۆ بکە بە درێژایی تاریخی بەشەریەت ئینسان بە تەبعی خۆی هەمیشە بە شوێن ژیانێکی ئارامەوەیە ئارەزومەندی ئەوەیە کە ژانێکی شەرافەتمەندانە داهاتوویەکی هەبێت بەرچاوڕوونیەکی هەبێت لە ژیانیا بزانێ خەریکی چییە بە شوێن ئەم ژیانەوەیە جایتر چۆن کاتی خۆی کەسێک ئەگەر لە لادەیەکا ژیابە کاتێک کە خوێندنی تاوا کرد لە ئیبتیدایی هەبوو ناچار بۆی بچێ بە شوێن یا خوێندنەوەی بەردەوام بێ ئەهات ڕووی لە شارە کرد یعنی ئەوژەر کۆچ بوو بۆچی ینی تەبعی بەشەر وایە سروشتی ئینسان وایە کە بڕوا بەرەو شوێنێکی تر کە ژیانێکی باشتری دەستکەوێت تایدا پێداویستەکانی دابین بکرێت بۆیە هۆکارەکان بەگشتی ئەمن ڕەکەواتە تۆ پێ دوایە ئەمە زەڕورەتی ژیانەکەوا لە گەنجانەکات کۆچ بکەم بۆ ئەوروپای خودەمەوە شتێکی لێ هاتوو بۆ بە ڕۆتینێ وەکو لاساییکردنی ئەم چاولەوەکە ئەو چاولەوەکە وەک گەزین کە 2 ساڵ پێش ئێستش باسی یەکەن ئەڵێن کاتی لێ شاوەکە خەڵک هەمووی ئەوەندە خەڵک دەڕۆژ هەمووی ئەڕۆشت ئەمە زەڕورەتە زۆربەیان چاولێکردنە لە بەرامبەر هەردوو هۆکار هەن ینی ئێستا چاولێگەرێکە تازە ئاماژەدا بۆ لە دەڤەری پشدەروڕانیە و لە گەرمیان ئەبێ زۆر بن بۆ لە شوێنێکی تراوێ کەمتر بێ مەسەلەن هۆکارەکان هەن ئەوە بەشێکی مەسەلەن لەوانەیە هۆکارانە لەوێ زۆرتر بن لە چاو شوێن و ناوچەیەکی تر یان ئەو پاڵنەرانی کە هەن لەوێ باوەن دەفعی ئینسانەکەن تر چاولێگەری هەر حاڵەتێکی تر هەبێ ئەو گەنجان پاڵ پێوانێ ئەڕوا بەشێکی چاولێگەریە خۆ هەر هەمووی لە برسێتی و لەوەی کە ژیانێکی باشی دەست نەکەوتو هەمووی بەڵام زۆربەی ئەوەیە هۆکارەکان زۆرن ئەگەر بێی با بڵێن باسییان بکەیت بۆ نمونە تۆ ئەوەندەی کە هۆکارەکان ناوخۆین ینی ناوخۆی پێویستە بە کاروباری ناوخۆی دەوڵەتەکان و ئێمە ئەگە وڵاتی خۆمان باس بکەین ناوخۆی هەرێمەکەی خۆمانەوە ئەو پاڵنەرانە لە ناوخۆن هێندە دەرەکی نین خۆ ئەگینا خەڵکی ئێران و ئەفغانستان و سووریا و شوێنەکانی تریش ئەڕۆن با بڵێن بەس ئێمە نین کەواتە ئێمە بەڵام هۆکارە هەرە زۆرەکەی ناوخۆی خۆمانە ئێمە کە ئەو هۆکارانە چین کەواڵێ ئەکاتۆ وتم ئازیزترین کەسی خۆت خاکی خۆت وڵاتی خۆتی بۆ بەجێ بهێڵی ینی ئەمە ئەبێ کۆمەڵێک پاڵنەری زۆر هەبن مەسەلەن بۆ نمونە تۆ ناسەقامگیریەکی سیاسی و ئابووری لێرە ئەبینی لە وێنە گشتیەکە کەس بەرچاوی خۆی نبینێ نازانێت سعاتێکی تر چی ڕوەدا نازانێت داهاتوو بە تەمای چییە ئەگینا هەر ئەو بێزاری کە ئەم وای لێ ئەکا زووتر بڕوا ئەو بێزاریەش بۆ یەکێکی تر هەیە کە لەوانەیە خاوەن کاریش بێ وەزعیشی باش هەبێت بەڵام هیچ بەرچاوی ڕوون نییە بەس ئەم زووتر ئەکەوێتە ڕێ ئەم دەرفەت ئەم زووتر پاڵی پێوەنەی کە حرەکەیەک بک و بجوڵێ ئیتر ڕێگایەکی هەر مەترسیەکە بێ گرنگ ئەوەن گەیشتە بنبەست لە وڵاتی خۆیان ئەبێ بڕوا بەڵام ئەوی تر کە لەوانەیە هەبوون بێت ئەویش هەر هەمان هۆکاری هەیە بەس ئەو لەوانەیە بە ئامرازێکی سەلامەتتر بڕوا چووکە هەبوون و توانای هەیە و ئیتر بە هەر شێوازێکی تر کە ئەکرێ مەسەن بتوانێت بڕوا زۆر بەشەکە جەمال میوانێکی دیکەمان هەیە لە یۆنانەوە قسە باسی لەگەڵا دەکەین لەسەر بارودۆخی کۆچبەرانی کولەیە کە لە یۆنان و ڕاستەخۆ لەگەڵمانە کاک ڕەنج پشدەری کاک ڕەنسڵای خوا لەبێت سپاس بۆم دەرفەتە بێمەت بەخشیوە دەستخۆشیتان لە دەکەم بەڕاستی هاوکارم دەمدەنگی ئەوت باش نابیستم کاک ڕەنج گوێبیستی ئێمە ئێستا باشە دەنگمان بەڵێ دەستخۆشی بەنامەکەتان لێ دەکەم هەرچەندە من زۆر ماندوم بەڕاستی نزیکەی 11 کاتژمێ لە ناو کەشتیدا بووم تا گەشتومەتەوە ئەسینا ئێستا بەڵام پێم خۆش بوو بەشداری ئەو بەرنامە بکەم بۆ ئەوەی کە چەند زانیاریەک بدەم لەسەر ئەو یەختەی کە 55 کەسەوە نەخۆم بوو وەکو چەند ڕۆژی پێشویستان بەڕاستی زۆر باشە کاک ڕەنجکەواتە نوێترین زانیاری لەسەر ئەو یەختەی کە نقم بوو چی ئەگەر بۆمان بگوازیتەوە فەرموو بزانین چارەنووسی کۆچبەران بەکوێ گەیشت چارەنووسی ئەو پەنابەرانەی کە لەو یەختەیە ببوورە ڕزگارکران بەکوێ گەیشتەوە ئێستا بارودۆخیان چۆنە لە یۆنە بەڵێ دوای ئەوەی ئاگاداریان کردینەوە ئەگەر هاوکارم زۆر باش ئێستا دوایەوەی ئاگاداریان کردینەوە کە یەختێک بە 45 کەسەوە لە دوورگەکانی وڵاتی یۆنان نقم بووە وتیان کوردیشی دەتوانین بڵێن منتیقەی ئیرانیە و قەڵازەی 27 کەسی تیا بوو بەپەلە خۆمان گەیاندا ئەو شوێنە و بۆ ئەوەی تەواوی زانیاریەکان بزانین ئەگەر بتوانین لەلایەنێکشەوە بێ هاوکاریان بکەین سیرمان کرد کە یەختەکە 55 کەسی تیا بووە لەو 55 کەسە ئەتوانم بڵێم 37 کەسیان کورد بووە 18 کەسیان قەومی عەرەب و شوێنەکانی تر بوون کە 8 کەسیان خەڵکی سلێمانی بوون دەتوانم بڵێم 27 شان خەڵکی ڕانیە و قەڵاتزێ بوون چەند کەسێکی خەڵکی شارە زووری تیا و بەڵام
سیرمان کرد کە لەو هەموو کەسێک کە لە ناو یەختەکەدا بوون تەنها 37 کەس ڕزگاری بووە. یعنی ئەوە خبرێکی ناخۆشە بۆ کەسوکاریان، بەڵام یعنی ئەوە ڕاستیە کە باسی دەکەم. 32 کەسیان لە شوێنێک وەکو کەمپێکی داخراو دایانان و 5 کەسیشان بۆی حاڵەتێکی زەرور یان حاڵەتێکی لەناکاو بردیانم بۆ نەخۆشخانە لەوێ دەژێت چاودێری دابوون. من هەتا ئاخری ڕۆژش کە دوێنێ بوو لە هاوکاریان بووم لەگەڵیان بووم لە نزیکەوە بینی من گواستیانەوە بۆ کەمپێشکە و ئەو کاپتانش کە 3 کەسیان عەرەب بوون دەست بەسەر کران. بەڕاستی چیرێکی ناخۆش بوو هەموو لایەک وەکو پەنابەرەکان لە دەمی خۆیانەوە جێڕایانەوە کە تووشی چ حاڵەتێک بوون خۆ بەخۆ کاتێک کارەساتیان بەسەر دێ ویستیان هاوکاری یەکتر بکەن، بەڵام ئەوەی لە توانایاندا بووە کردویانە. یەکێ لەو کۆچبەرانە کە ئەویش ناوی جەمال بوو باسی لەوە کرد کە کاتێک ئەو تووشی و کارەساتە بوون هەنای بۆ دەبەگازێک بردوونە ناو یەختەکەدا بۆ ئەوی نەخنچێت لەگەڵ خۆشی بینێتی منداڵێک لەنا ئاوەکە پلە قاژەیەک دەستی گرتووە و لە لای پشتیشەوە عەرەبێکی لەولەرا ڕاستیشەوە کوردێکی تیا بوو. یعنی دەبینی دەبەگازێک بۆ دەفرادەست 4 کەسی لە ناو ئاودا ڕزگار کردووە و جگە لەوەش کە بەرچاوی خۆیان و بینیویانە کە چۆن گەنجەکانی خەڵکی ڕانیە و قەڵازێ و سلێمانی لەناو ئاودا پلە قاژە دەکەن و نقم دەبن نانتوانی شتێکیان بۆ بکەن تا ئەو کاتێک کە باخیرەیەکی بار هەڵگر دێت بریان دەکەوێت کە نزیکەی 32 کەس ڕزگار دەکات هەرەوەندە توانیوانێت دوایەوە کە پەیوەندی دەکەن بە ئەلیکۆپتەر یاخود بە دەستگا ئەمیەکانی وڵاتی یۆنان ئەوانیش بەپەلە ئەلیکۆپتەرێک ئەنێنن ئەوەی کە لە توانیاندا و 5 کەس ڕزگار دەکەن کە گۆی کشتی ڕزگارکراوەکان ئەتوانن بڵێم تا ئێستا 37 کەسە. زۆر باشە کانگڕانج من گوێبیست یەکێ لەو شاید حەڵانە بووم کە ڕزگاری بۆ ئەو باسی لەوە دەکرد کە بە ئەنقەز ئەو ماتۆڕەی ناو یەختەکەیان خراپ دەکریان قاچاقچەکان ئەو ڕێگەی کەوتویانە لێرەوە بڕۆن بڕیان نەبوو لەو ڕێگەیەوە بڕۆن ڕێگەکەیان لێون کردوون ئەمە بۆچی دەگەڕێتەوە ئایا ویستیانە بە ئەنقەز ئەم یەختە لە ناو بەرێت؟ بەڵێ من پێم وانییە شتانە ڕاست بن بۆ لەگەڵ پۆلیسیش قسەم کرد وتی و کاتێکە گەیشتینەوێت تەمەشامان کرد کە ئەو خەڵکە لە ناو ئەودا پەلە قاژەی بووە وتی پێش ئێمە کە ئێمە دوو باخیرەمان نردوو یەختمان نار بۆ فریاکەوتنیان بینیمان یەختێکی تورکی لەوێ بوو هەوڵی ئەدا کە ڕزگاریان کات بەڵام چونکە سنووری ئێمە بوو ئەوان ناتوانانی بەبێ قانونیان بەبێ ئاگاداکردنەوە ئێمە دەستکاری شتێ بکەن تەنها تەلەفۆنیان بۆ کردین وتی و کاتێک کە ئێمە گەشتی سەیرمان کرد کە باخیرێکی گەورەی لێیە ئەم باخیرەیە ویستوێتی ڕزگاریان کرد لەگەڵ ڕزگارکردنەکە چەند جارێک ئەو یەختە بچکەی کە 55 کەسی تیا بووە بەریەک دەکەون لەو بەریەکەوتنە دوو جار کون دەبێت کە کون دەبێت زۆر بە خێرایی لەگەڵ ئەوەی کە خەڵکەکە ناو یەختەکەدا مەسەلەن پەلە قاژەیەتی و دانێ فریای خۆیان بکەون ئیتر ئاوسەنگی لە زەدا و زۆر بە خێرایی نقم دەبێت یعنی ئەوە هۆکارەکە بووە وەجگە لەوەش من ئەو چەند ڕۆژەی لێ بووم بایەک و شەپۆلێکی ئێجگار زۆری هەبوو لەو شارێکە ئەو کارەسەتیدا ڕوویداوە بەڕاستی. زۆر باشە کاگڕانج باست لەوە کرد کە بە حاڵەتێکی زۆر خراپدا ئەو چەند گەنجەکە چیرۆکەکەیان گەڕاندوتەوە و بە سەراتیان گەڕاندوتەوە کە بە حاڵەتێکی زۆر ناڕەحەتدا ڕزگاریان بووە لایەنی دەرونی سەرجەم ئەو پەنابەرانە لە ئێستادا چۆنە؟ ئەتوانم بڵم زۆر زۆر خراپە من ماوەی 2 ڕۆژی ڕێکە ئەمەوێ هەرچی بکرد و قسان لەکەم بیان هێنما سەر ئێستا بخۆتان زان کە سوسیال میدیا دەورێکی باش دەبینێ بیان هێنمە سەر لایڤێکی ڕاستە و خۆ قسان پێ بکەم بۆی خەڵک بزانێ ئەم کارەساتە چۆن ڕوویداوە بەڵام دەرونیان مرتاعنین ڕاستە من لە پەیوەندیدام لەگەڵیان قسان لەگەڵ دەکەم بەڵام ئەوەی کە بۆ من باشە وەکو هاوکاریان کردوم لە ژێر مۆبایلێکیان پێیە ئەتوانم ڕۆژانە ئەو ڕسمانەی کە بزر بوون یان بێسەر و شوێنم بۆیان ئەنێرم هەندێکیان ناوەکانە نازان لەبەر ناوی خۆیان بەغەڵەت داوە بەڵام کە ڕسمەکانیان بۆ ئەنێرم پێم ئەڵێن کە ماوە یەخود مردووە یەخود نەماوە بەڵام بە کۆی گشتی توانم بڵێم حاڵی دەرونیان زۆر زۆر خراپە و وڵاتی یۆنانیش بڕیاری داوە لەبەرەوەی ئەو کارەساتیان بەسەر هاتووە نانێنەوە چکە بەپێی و قانونی کە ئێستا هەیە لەبەری تورکیا و یۆنان هەر کەسێک هەر پەنابەرێک کە لە تورکیا و دێ بۆ خاچی یۆنان لەناو ئاو یۆنان بگیرێ ئەبێ بە زۆرە ملە دیپۆرتی تورکیا بکرێتەوە بەڕاستی. زۆر باشە کاگڕانج لەوێ لە یۆنان چی دەکرێت بۆ حاڵی گەنجانی باشووری کوردستان یاخود کوردستان بە تەواوەتی ئێوە چ ڕێگەیەک دەگرن لەبەر بۆی کە ڕزگاریان ببێت یاخود لایەنە پەیوەندیدارەکان هەماهەنگیتان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان؟ من توانم بڵێم بەداخەوە هیچ لایەنێک کوردی نەک حکوومەتی کوردی هیچ لایەنێک کوردی بۆ ئەو مەسەلە ناتە سەرخەت هیچ دەستگایەک یاخود هیچ ماڵێکی کوردی هیچ ڕێکخراوێکی کوردیمان نییە لەرەکان هاوکاری کوردەکان بکات بۆ ئەگەر خوا نەخواستە شتێکی ئەوان بەسەر بێ ئێمە ئەبێ کاتێک تەرمێک هەیە یان کەسێک دەخنچێ ئەبێ دەستی 100 لایەن و ئیزب و دەسەڵاتدار و کابرایەکی دەوڵەمەند ماچکەین تاوەکو تەرمەکەمان بباتەوە دەبینی لێرەکان ئەفغانیەکان عەرەبەکان ئیرانیەکان پاکستانی بەنگلادێشی ئەوان ڕێکخراویان هەیە ماڵێکیان هەیە کە مەسەلەن کەسێک تووشی کێشە دەبیان تەرمێک دەبێت بە هەمانگی ئەینێرنەوە بەڵام ئێمە وەکو کورد هیچ ینی توانم بڵم هیچ شوێنێکمان نییە کە ڕووی تێ بکەین ئەگەر حاڵەتێکی وامە بەسەر بێت
بەس بەلەوەی پرسیارێکم لێ بکەم خۆشە یەک شت ڕابگێنم بە بینەران و کەسوکاری قوربانیەکان بۆ ئەوەی ئەوەندە نەشڵەژێن من ئەو کاتێک کە لەوێ بووم پرسیارم لە دەریاوانەکان کرد ئەوانەی کە لەناو دەریادا ئیش دەکەن وتم ئاوی ئێرە چۆنە بکەن ساردا وتم ئەی ئەگەر کەسێک توانە خواستە بقین چێت چەندێک ئەمێنێتەوە وتی ئەتوانم پێت بەڵام 72 ساعت لەوانەیە ئەوانە دەمێکن ناو دەریادا ئیش دەکەن دەمێکە ئاویان بینی و چەندین کۆچبەری تریان بینیوە پێشتر وتیان بەپێی ئەو پێشبینە ئێکەمەی دەکەین 72 ساعت کاتێک کەسێک دەخینچێت ناو ئاو دەمێنێتەوە ئەگەر بێت و ئاوەکە زۆر سارد بێت تا هەفتەیەکیش دەڕوات بۆ ینی ئێستا خەڵکەکە هەموو پرسیاری ئەوە دەکات ئەڵێ ئەو تەرمە ئەگەر خینکاو ئەو تەرمە چی لێ هات ئەو تەرما یان ئەو کەسە کاتێک دەخینچێ بە 1 ساعت بە 2 ساعت بە ڕۆژێک سەر ئاو ناکەوێت ینی ئەگەر نەیهەوێ ماکسیمۆم هەفتەیەکدا 2 هەفتەی دەوێت تا ئەو تەرمە سەر ئاوکەوێ بەڕاستی کەواتە کاک ڕەنج چەند پەنابەری کورد لەو یەختەدا بێسەر و شوێنن و ئایا هیچ تەرمێکتان تا ئێستا دۆزیوەتەوە ئەگەر تەرمتان دۆزی بێتەوە چۆن ئەگەڕێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان هەتا ئێستا هیچ تەرمێک نەدۆزراوەتەوە و من داوام لە پۆلیس کرد کە هاوکارمان بێت پۆلیسی یونان ینی بە کتاب بەڕسمی بەپێی ئەوەی کە من هاوکارم یەک کاک عومەری ناوە ئەو لە فیدراسیۆنی پەنابەرانی عێراق کار دەکات و هەروەها کاک ڕەوا بابانی ئەویش کە سەر بە دەستگای لووتکێ ئەوان هاوکار بوون لەوەی قسە لەگەڵ پۆلیسی وڵاتی یونان کە ئەگەر بتوان ئۆپراسیۆنێ بکەن بۆوانەی کە بێسەر و شوێنن باسان لێوە کرد ئێمە وەکو پۆلیس ئەتوانین کاری ڕسمی بکەین کاتێکە ئێمە بە چای خۆمان ئەو کەسانەمان بینی بە خنکابن یاخود بێسەر و شوێن بن ئەو قسانەی کە کراوە تەنیا لە دەمی پەنابەرەکانەوە براستراوە کە گوایە 8 کەس تا ئێستا بێسەر و شوێنە ئەوانیش لەژان و بار و دەرونیان تەواو نییە بۆیە ئەم شتە ینی 100% دڵنیانی تاوەکو ئێمە ئۆپراسیۆنێکیان بۆ بکەین ئۆپراسیۆنێک نەکراوە و هیچ تەرمێک و هیچ کەسێکیش مەسەلەن کە مردبێت دیار نی هەتا ئێستا هیچ هەمانگێک نەکراوە تەنیا چاوەڕین ئەگەر کەسێک خنکا بێسەر ئاو بکەوێت و دواتە تەرمەکەی مەسەلەن بیگەڕینەوە یان بەلایەنە پەیوەندیدارەکان بڵێن بەڕاستی کاک ڕەنج بڕۆناکەم هیچ کەسێ بەقەدر تۆ زانیاری هەبێت چونکە تۆ لەناو بارودۆخەکەی ئێستا هەواڵی خۆش چی هەیە بۆ کەسوکاری ئەو قوربانیانە و کەسانی کە بێسەر و شوێنن هەواڵی خۆش دەتوانم بڵێم لە ئێستادا 37 کەس لە ژیاندایە 32 کەسیان لەو شارە بچووکەن کە ئیراب تێرە پێ دەڵێن و 5 کەسیشان لە شارۆچکەی تر لە خەستەخانە ئەمڕۆ براون بۆ کەمپەکان یعنی دەتوانم بڵێم لەو 5 کەسێک کە گومان دەکرا هەر 5یان عەرەب بن یان 1 کەسیان کورد بێت سەیرمان کرد لە دەچوومان بکرد 3یان کوردن یەکیان عەرەبە و یەکیان خەڵکی ڕۆژهەڵاتە کە ناوی مەستانە و یەکێک لەو کوڕەکانی کەشکە کوردە ناوی ئارەشە تا ئێستا بۆمان یەکنایی نەبووتە 2 کوردیکان لەگەڵ ئەوان ناویان چیە و خەڵکی شوێن ئەتوانم بڵێم ئەوەش ئەمەلێکی زۆرە بەڵام چەند دەنگۆیەک هەیە کە گوایە ئەو یەختەی کە پێش یەختەی یۆنانیەکان چوە بوو ئەوێ 8 کەسی لەگەڵ خۆی بردو ئەو لێدوانە یاخۆت ئەو دەنگۆیە بەداخەوە کامە دوورە لە ڕاستی و درۆیە و هیچ کەسێکی لەگەڵ خۆی نەبردووە لەبەرەوە هیچ کتابێک ڕسمی پێ نەبووە تاوەکو مافی ئەوەی هەبێت ناو خاکی یونان کەسێک هەڵبگرێت بیبات ئەگەر بێتە حاڵەتی ئەوەی کە بشخنچێت بۆیە ئەو دەنگۆیە بەڕاستی دوورە لە ڕاستیەوە من ناتوانم دڵی کەسوکاری ناخۆشکەم بەڵام ئەوە ڕاستیەکەی ینی ئێستاگەر ئەو کەسێک لەناو ئاودا بێ بۆ ئەوەی کە تەرمەکەی سەر ئاوکەوێ بەڕاستی هەفتەیەک تا 12 ڕۆژی پێچێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕەنج پشدەری چالاکی واری مافی کۆچبەران زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی بەڵێ بەڕێزان دەگەڕین لای میوانەکەمان لە ئەستودیۆ کاک جەمال کاک جەمال سەرەتا بڵێم پێشتر ئاماژەت بۆ کرد کە کۆمەڵێک پاڵنەر هەن کە وا لە گەنجانەکە کۆچ بکەن پاڵنەری سەرەکی کۆچکردنی ئەم گەنجانە کامەیە وەک ئاماژەمان پێدا وتم سروشتی بەشەر وایە بە شوێن ژیانێکی باشەوە بێت ئەم گەنجە کاتێککە ئیتر لەوانەی خوێنی تەواو کایان گەیشتێتە تەمەنێک پێویستی بەوەیە بەرچاوی ڕوون بێت و داهاتوەکەی خۆی بزانێت چۆن دیاریکا و چۆن هەنگاونێ کاتێک کە بینێ کارێکی دەست ناکەوێت کاتێک کە بینێ مەسەن بێکاری بۆ نمونە مەسەن ئەمە بەشێکی گرنگی مەسەن هۆکارەکەیە ئەم ناسەقامگیریە جۆرێک لە مشڵەژانێکی دەرونی دروست کردووە لە لای هەموو هەرتاکێکی کۆمەڵگەتر بە گەنج و پیرەوە ئەم ناسەقامگیری سیاسی و ئابووریە ینی هەر کەسێک کە بینی ئەسە لەوانە ناتوانێت دەست بداتە بزنسێکی بچووکیش چونکە یەکسەر ئەترسێ لەوەی کە بە زەرەر و بە خراپتر بەسەریا بشکێتەوە و ناتوانێت ئەمەی کە ئەم بێکاری کە هەیە ئەم ناسەقامگیری سیاسی و تەنانەت ئەمنیەش کە هەیە ئەمەی کە ئەم جۆرە حکومڕانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی جێی دڵخۆشکر و جێی ئومێد نییە کە ینی وەکو چەترێک بێت بۆ هەمووان و هەمووان بیانوێ سووری لێ ینی وەکو یەک چەتر بۆ هەمووان بێت بەو شێوازەی کە بێ ژیانێکی شایستە و باشتریان بۆ دابین کە لەسەروی هەمووشانە و بێهیوابوونە ئیتر تۆ ئەم قەیرانانەی کە لە هەرێما هەن ئیتر هەمووی سیاسی ئابووری کۆمەڵایەتیەکان کاتێک کە گەنجێک ناتوانێت خانوویەکی هەبێت ناتوانێت ژیانێکی هاوسەرگیری
پێکەوە بنێت ناتوانێت کارێکی دەستکەوێت ئیتر لە دووبارەبوونەوەی ئەمانە گەیشتە تر ناومێدی ئەم بێهیواییە گەیشتە بنبەست ناچارە ئیتر ئەبێ بڕوا بە ئاراستەیەکی ترا بۆی ینی دەرگایەک بۆ خۆی بدۆزێتەوە ئەم دەرگا داخراوە بکاتەوە ئەم بێهیواییە لە نەتیجەی با بڵێن ئەم قەیرانە یەک لە دوای یەک و بەردەوام و کەڵەکە بوون لەسەر یەک لە لای ئەمە ئیتر تۆ لە زەینێتی ئەم خەڵکا شتێک دروست بووە ئیتر چۆنەڵی دەستی لێ شۆریەوە بە تەمای هیچ شتێک نییە ئەڵێ هیچ ئومێدێکم نەماوە بەمە ینی هیچ خێریکی پێوە نەماوە گەیشتە ئەم ئەلفازانە ئەم بیرکردنەوەی کە وای لێ هاتوو خۆ ئەمە هەر ئەمە بە ڕۆژێک و دوو ڕۆژ دروست نەبووە ئەمە تەماشاکەی بە درێژایی چەند ساڵ بەرە دروست بووە و بەردەوامیش بووە ینی تۆ ئەڵی ئێستا مەسەلەن هەڵبژاردنە ئەڵێ لە دوای هەڵبژاردن چاکە بێ سوور ئەزانە چاک نابێ مەسەلەن ئەزانێ ئەمە یەک دوو سێ ئەم هەموو هەڵبژاردنەکرا هەر جار بەجار خراپتر ئەبوو ئیتر ئەمە گەیشتە بێ هیوایی و ناومێد بوو ناچارە بۆ ئەوی ئەویش خۆ ئامادەنی خۆی ئەین تۆ تەماشا بکە ئەو برادێک کە ئێستا باسەکەی یەختێک بەو حاڵەتەوە بۆ وەزعەوە خۆی بخاتە دەریایەکەوە ئەبێ یعنی ئەبێ گەیشتوێتە بنبەست ئەگی ناتۆ ئەو کەی ڕێگایە و کەی منفەزە خۆتی پێ قوتاری سەزامیستم لەسەرەوە قسە بکەین ینی ئەو بێهیوایە وای کردو لێرەوە هاوڕێکەکەی دەبینێ لەوانەیە مردبێ هاوڕێکی لەوانەیە بێسەر و شوێن بێ سڵ لەوە ناکاتەوە ناترسێلەوەی کە ئەمەژەم ڕێگای بگرێتەر ئەمری هەر دەڕوات ئەو بۆچی ئەگەڕێتەوە هەر ئەو بێهیوایە وای لێ کردووە ئیتر وتم ئەمە کە گەیشتە دەرگایەکی داخرا و ئەوەندە بێهیوا بووە ئامادەی ئەو کە تۆ ئێستا ئەو خەڵکی کە ئێستا بەتەمایە مەسەن ئەم شەویش ڕۆژانە خەڵکە ڕوا ئەم شەویش کۆمەڵێکی تر مەسەن ڕۆیشتون تۆ تەماشا بکەم من ئەم هەواڵە ئەبیستم ئەزانم احتیمالی هەیە ئەوە ڕێگان بێت احتیمالی هەیە ئەو مەسیر و چارەنووسم بێت ینی لەوانێت تەکلیفی دایک و باوک و کەس و کاریشی ئەگەر کەمێکیان هانیان بدەن و پشتگیریان بکەن بڕون بەڵام تەکلیفی ئەوانش لایەکی ترەوە کە نەڕوا ئەم گەنجە هەر ئەڵێ ئەڕۆم ینی ئەو تۆ بەشێکی لە چارەنووسەکەت ئەوەیە کە ئەیبینی بەشێکی تریشی دەفعەت دەکەن و نەڵێن مەهێڵن ینی بیانەوێ و ئەیانوێ نەڕوات کەچی هەر ئەڕوا ئەبێ ئەم هۆکارانە چەند بەهێز بنە لای ئەم کەسە بۆ هیچ ئینتیمایەک نەماوەتەوە حتا بیەوێ لە ناو خاک وڵاتی خۆیان بژی خۆ مەسەلەی ئینتیما و خۆشویستن و ئەمانەش مەسەلەن تۆ دەفعێکە هەر بمێنێتەوە لە وڵاتی خۆیان بەڵام بۆ نەماوە تۆ وەختێک مەسەن تەڵان لەگەڵ ئابووری ئەمە هاوکێشەیەکی تەریبە مەسەن ئەڵێگەر کاتێک کە تاک هەستی کرد داهات بە یەکسانی تەوزیع ناکە عەدالەت نییە ئۆتۆماتیکیەن بە شوێنە ئەوە یەت کە ئینتیما نەمێنێ وەختێک کە من ئەزانم عەدالەت نەما و هیچ یەکسانیەک نییە عەدالەتێک نییە حەقی من نادرێ لە وڵاتە من کەی دڵسۆزە بم بۆ ئەم شوێنە کەواتە من تا چەند پەیوەندی بەلایانی دەرونیەوە هەیە کە ئەم ڕێگا سەختە و ئەم ڕێگای مەرگە هەڵەبژێرێ ئەڕوا کە خۆیشی باشە زانێت کە بە ڕێگایکی زۆر سەختە ئەڕوا تا ئاگاتە ئەو شوێنە مەسەلەی لایەنە دەرونیەکە چییە مەسەن هۆکارە خارجیەکانن مەسەن ئەم بار و زروفەیە کە وتم اقتصاد هەمووی وای لێ ئەەکە بەڵێ وای لە گەیشتێتە ئەو حەدەیکەوە ئەی بۆ ئەڕۆن ئەمانە ینی دۆخێکی دەرونیان بۆ ئەم تاکە دروست کردەوە وەها بڕیارێک بدا ینی ئەمانن کە دۆخێکی وایان دروست کردووە ینی یەک هۆکار نییە تۆ پاڵنەرە کۆمەڵایەتەکانیش لێک بدەوە یەکێک دێ ئەڵێ کاکە منەوە تەخەڕجم کرد و دانیشتم ئیشێک نییە خۆ کە ئەڵێ ئیشێک نییە ئێستا لەوانەیە لە ناو کوردواری خۆمانە بڵێن بۆ پیاوی ئیش ئەگەر بیاوێ ئیشە بێ هەر هەیە ئەم قساشەیە ئەم گەنجە بۆ ئەم گەنجە پیاوی ئیش نییە بۆ ئامادەیە لەو ئەوروپایە ڕەزیلترین ئیش بکە بەس ئەوێ بڕوا بەڵام بەس لێ چکە بەس تەنها مەسەلەکە ئیش نییە ئەلێرە تەماشاکە وەکو ئینسانێک کەرامەتی لەوانێ شەرافەتی پاراستراو نییە مەسەلەن هەنی هەست بە نائارامیەکە کا ئەم نەگەیشتە ئەو حەدەی کە لانی کەم خۆشەویستی بۆ دەوروبەرەکەی و خاکەکەی خۆی وای لێ بکە کە قەینا با قوربانی بە کۆمەڵێک شت بدا بەس بمێنێتەوە نەڕوا بەجێی نهێڵێ ئەمە هەمووی زۆرە ئێستا بڕۆ لەو ئەوروپاش اینجا وەکو ئەوروپاش وەکو قەدیم نییە کەس هەواڵی کەس نەزانێ بەدەقە و بە ماڵێن خەبەر ئەزانن دومیش کە کەس و کارەکەی بەشێکی کاتێک کە مۆزوع ئەکرێتەوە ئەم گەنجە ئەوەنەی لە ماڵەوە ئەڵێتەوە ئەیڵێتەوە مەسن ئەڕۆی تەکوێ ئەڵێ ئەڕۆ مەسەلەن نای وڵاتێکە هێنێ ئاخر ئەچی تەکوێ خۆ یەکسە باسی ڕێگاکە ناکرێ جوانی ینی لە ڕووی دەرونیەوە جوانی ئەو شوێنە و وڵاتەکە و خۆشی و لێوێ ژیانت پارێزراوە ئەو خەڵکەمان کە چۆتە ئەوێ ئەو خەڵکەمان کە چۆتە ئەوێ لەوێ خەڵک غێر کەس و کار و دۆست و برادەی ڕۆژانە کۆنتاکتەیە باسەکە ئەڵێ ئابۆ شێوازە بۆ شێوازێ ئەڵێ من مەسەرەن زمان نازانم دەکوێ خۆ ئەوەنە ئێستا کوردی لێ خەریکە بڵێم هەر کێشەی زمانت هەر بۆ دروست نابێت ئەوەش نەماوە ئەو مەشاکیلانەی ئەوێش نەماون ئیتر ئەو کابرا قسەیەک دەکا ئەڵێ برادەرەکەی ئەڵێ کاکە ئێستا دیپۆرتکردنەوە نەماوە
یعنی تۆ بەس وەرە ناتگەڕێنەوە ماوەسەجامیش لەسەرەوە قسە بکەین ینی ڕازاندنەوەی ئەو کەسانی کە لەوێن بۆ ئەم کەسانی کە نیەتیان هەیە کۆچ بکەن تا چەند کاریگەری هەیە کە ئەمانش لێرەوە کۆچ بکەن مەسەڵەن ئێ ڕازێنێتەوە ئیشم دەستکەوتووە ژیانێکی خۆشە لێرە وەرە کاریگەری زۆری هەیە طبعاً تۆ مەسەن لەوێ نەک بەسەین بەس بێ ڕازێنێتەوە خۆ ئەمە وەزعەکەی خۆی ئەبینێ حتا ئیتر کار گەیشتێتە ئەوەی کە تۆ فەزایەکی دەرونی دروستەکەی خەڵک بە نوکتە شت ئەگەڕێتەوە تەماشاکەی شکاندنی خاک و وڵاتی خۆتە جوانکردنی ئەوێ خۆ ئێستا ئەو ئەوروپایش بڕۆ ئەوانەی کە ئەگەر تەمەنێکیان هەبێ و مابنەوە ئەزان ئەوروپای قەدیم نییە ئەوروپای جاران نییە کە بێوێ بەسەرن بەخۆشی تێیدا بژی لەوێش بە هەمزاران معانات وەزاران مەشاکیل هەیە بە ڕەزالە دیشێکت دەسەکەوێ بەڵام کاتێک کە بالفعل مەسەرن لەوێ لەگەڵ کەسێکی قسە ئەکاڵێ کاکە هەر ئیشی شت نەبێت لە کەمپێکابی مەسەرن ئەڵێ بۆ نمونە بۆ مندڵ $500 500 یۆرۆ تا دەنێ مەسەرن نەتوانی پێی بژی 500 یۆرۆ جام 500 یۆرۆ ئەخ بۆ ئێرە 500 یۆرۆ زۆرە خۆ بۆ ئەوە شتێکی وانە مەسەن 500 یۆرۆ لێرە معاشێکی تێر و تەواوە و بە ئیسراحەت بەبێ مەشاکیل پێشی مەسەن بەس کە شتێکی وا ئەگێڕێتەوە قسەیەکی وا ئەکا هێندەی تر دەفعبێ خۆشەر نییە دەفعبوونەکان هەر ڕاستۆخۆ وەسفی شتەکە بکە مەسەن یەکێک کە قسەیەکەکە لە ناو قسەکان یا شتێک سەرنج ڕائکێشێ و دەفعی ئەکا هێندەی تر ئەڵێ دایە باشە لە ناو کەمپین 6 مانگ لە ناو کەمپ ئەتهێڵنەوە بابە مەسەلەن حاڵەتی کە 6 مانگەکە ئەدبەنە جێیەک نازانم ئیشێکت دەسەکەوێ ئەچیتە خولێکی زمان یعنی ئەم هەموو خەڵکە ئەڕوا ئەم هەموو دەرفەتی کاری ئەوێ شتێکی شایستەی بۆ ڕەخساوە یعنی ئێمە با بڵێن بۆ وڵاتی خۆمانمان لێ کردووە کەس ئامادە بێ مەسەلەن ژینگە پارێز بێت بە خەڵکێکی تر بۆ گەنجەکەمان ناتوانێت ژینگە پارێز بەڵام لەوێ ئیشێک دەسەکەوێت لەمە هینترە لەمە با بڵێن پێی ناڕەحەتتر و قورسترە ئیشەکە کەچی لەوێ ئامادەیە بیکا لێرە ئامادە نیە بیکە سەرباری ئەم هەموو کێشانی کە لە هەرێمی کوردستانە ئەم هەموو هۆکارانەی کە باست کرد بەڵام دەبینین کە کەسانی هەن لەوانەیە لێرە خاوەرکار خاوەن ماڵ ژیانێکی خۆش بەڵام دوجار هەر کۆچ دەکەن ئەمەیان وتم ئەمە ڕاستە ڕێژەکان کەمە بەڵام کاتێک کە ئەبینێ مرتاح نییە دانی دەرونیان ئەم کەسە تەماشاکە تاکیە سەرباری هەموو ئەمشانە قەیرانی دارایی و ئەوانە پاڵنەرێکن و زووتر دەرونیشان هەر نەئارامە بە دڵنیاییەوە نەئارامە کاتێک کە کەسێک کە وەزعیشی باشە لەوانەیە خەریکی کار و کەسابەتێکیش بێ باشتر وەزعەکە ئەبینێ ئەڵێ ئەم وەزعە خۆی ڕناگرێ و تێکەچێ جا با من بەر لەوەی تێک بچێ و شتەکە هین بێت مەسن لەوانەیە ئاوا فکر کاتەوە بزنسەکەی خۆم ژیانەکەی خۆم لە شوێنێکی تر تەئمین کەم و دای بنێم من وەختێک جنسی و ئیقامی وڵاتێک بوو ئێرە تێکچوو سولفی سیارەیە و تکتێکە دەی بڕم و بۆی دەرەچم مەسەرەن ئەمە فکرە کاتەوە هەمیشە سروشتی بەشەر وتم وایە من کە بە شوێن ژیانێکی ئارامەوە ئەگەڕم وەختێک کە ئەزانم خەریکە ئارامیەکەم تێکەچێت تا توانە و دەسەڵاتم هەیە تا ئەتوانم تا تەنەبوو و پێشبینیم وایە کە ئەمە تێکەچێ بەسەرێکە ناچار ئەڕوا شوێنێکی تر بۆ خۆی حازر دەکا ئیتر لە ئەوروپا لە هەر شوێنێکی تر هەبێت کە پێی باشە لەوێ ژیانی خۆی و شوێنێکی خۆی دابینەکە بۆی ئەگەر ئێرە تێکچوو بچێتە یان نانی کەم بچێتە ئەوێت و ئێرەشی هەر بمێنێ ئەمانە بەس کێ بە ئەم بەکێکرێ ئەوانە ڕاستە ڕێژەکەیان کەمە ئەو کەسانی کە خاوەنەوانی کاریش بن ژیانیشان هەبێ کرێکیش نەبێ ژیانێکی باشیشی هەبێ بۆ ئەو بە ئیسراحەتریش ئەڕوە ئەو خەمی ئەو ڕێشی نیە لەوانێت تکتێکی تیارە ببڕێ لەوانێ پارە بدا ئیشەکەی بۆ جێبەجێ بکرێ ئەمانە هەمووی هەن زۆر بەش مامۆستا جەمال لە ئێستادا چی بکرێ ڕێ لەم بەلێشاوی کۆچان بکرێت کە خەریکە بێتە دیاردە چی بکرێت کە ڕێ لێ بگیرێت هەر لەسەر ئاستی حکوومەت هەر لەسەر ئاستی خێزان و کۆمەڵگا طبعا خێزان پێم وانە کەم تەرخەمی کردبێ ئێستا بڕۆیتە هەر خێزانێک هەر خەریکی ئەوەیە کە بهێڵە گەنجەکە لە لادەوری خۆی بمێنێتەوە و دوور نەکەوێتەوە و بەڵام زۆریش گەیشتونەوە قەناعەتەی ئیتر تەماشاکەی دایک و باوکە چاری نییە ئەڵێ مەسەلەن هەرچی کرد و هەر ڕێگا نەماوە لە حاصل ناچارە بڕوە بەڵام وەک گوتم هۆکاری ناوخۆیی هەن هۆکاری دەرەکیشن هۆکاری دەرەکی لەوانەیە سیاسەتێکی نێودەوڵەتی هەبێت کە ئەم هەموو کێوچە ئەم هەموو وڵاتانە ئیتر ئەم ڕێگایە بگرنە بەر و بڕۆن مەسەن ئێستا دەواازەی ئەم لێشاوانە تورکیا و یۆنانە بۆ نمونە ئەم دوو وڵاتە ئیتر بۆ ئەم دەرگایان کردێتەوە بۆ هەر وەختێک مەیلیان هەبوو یەک نەفەریش ناتوانێ بڕوا بۆ کاتێک کەم ویستیان لەسەر هەبێت کوردواری خۆمان چۆلێکێکیش ناتوانێت پەڕێتەوە ئەمبەر بەڵام تەکید بە ئیتفاقاتێک هەیە لە نێوان خۆیانە کە ڕێگا بەم کۆچانە ئەدەن ئیتر هەر هۆکارێک هەبێت بەڵام هۆکارە ناوخۆیەکانە بێ چارەسەر بکەین کاتێک کە گەنجێک بێکار کاری بۆ بدۆزەوە کارێک کە دەرونی نائارامە دەبێت ئەم وەزعە بۆ هەموو کەسێک ئارام بکرێتەوە ئەم شڵەشاران دەرونیە کە ئێستا لە وڵاتی ئێمە هەیە
ئەبێ ئاوان نامێنێ ئەمەش بە دەسەڵاتی گشتی ئەکرێ کە ئەم فەزا گشتی حازر کا مەسەڵەن ئەم دەسەڵاتە گشتش کە ئێستا لە چوارچێوەی حکوومەتایە بەڵام بەگشتی بڵێونەڵی لە دەستی پارتە سیاسیەکانە ئەمان ئەبێ بتوان ئەم دەرفەتە بۆ گەنجەکانیان بڕەخسێنن بیان هێنە پێشەوە دڵیان خۆش بکەن دەرفەتی کاریان بدەنێ خاوەن بەهرەن توانایان هەیە یعنی کوردواری خۆمانەڵێ دەست بێنێ بەستەریانە نهێڵێ نازیان هەڵگرێ خۆ هەر ئەمانن داهاتووی تۆن هەر ئەمانن هۆکاریمانەوەی تۆ ئەبێ ئەو هۆکارانی کە هەنەمانە نەمێنن ئەم سەقامگیرێ دروست بێ هەتا ئەوکو ئەمیش بتوانێن تەنها بە خێزان نەکرێت بەتەنیا ناکرێت بە خێزان چکە خێزان ئێسش خۆ هەر ڕۆڵی خۆی لە دەست نەداوە لای ئێمە هەر خەریکە ئەم پاڵنەرانە هێندە بەهێزن بە دەرەجەی یەکەم لەسەر دەسەڵاتی گشتیەکە مەسە خۆی لە چوارچێوەی حکوومەت ئابینێتەوە کە ئەویش هەر لە لای پارتە سیاسەکانە بێ ئەمان ئەم فەزایە حازرکەن ئەبێ ئەمان ئەم هۆکارانە نەهێڵن کاتێک کە گەنجێک هەموو ڕۆژێت و ئەخباری بە پەلەت موچە و بوو جەهاد نەچوو بوو یعنی گەنجێک کە تەماشاکە 24 ساعتە ئەخباری سەر تەلەڤیزۆنی بووجە و موچەیە هیچیشی پەیوەندی بەمەوە نەبووجەیەکی هەیە نەموچەیەکی هەیە ئەم هەموو هەواڵەت چییە من وەختێک هەر هیچ شتێکیشم نییە وانە ئەمە بە کەڵکی ئەو نایێت بۆیە تۆ بێ ئەم فەزا گشتە دەسەڵاتی گشتی ئارامی کاتەوە ڕێکی خاتەوە و ئەم گەڵام دەسەڵات بم کار هەڵەسێت یا خۆی مەبەستی کەنجان ئەوە بەلێشاو کۆچکەن بۆ دەرەوە ئیتر ئەگەر لە کەمترین حاڵەتە گومانی باشی پێ بین بڵین نایەوێ بیکە نایکات ئەگینا بڵێن ناکرێ شتی نەکردن نییە بەڵام ئیتر بە مەبەست ئەم شتە ئەکا ناکە گرنگۆی خەڵکێک ئێستا بۆ ئەو مەشغوڵ بۆ ئەو کەچە و ئەو یەختە بۆ نمونە وانە من لەوانە گەر وەکو خۆم بڵم گومانی باشی پێ نابم کە بێوێت چکە هەنگاوی نەناوە کە من ئەگەر نیەتێکی باشی هەبێ گومانم هەبێت گومانی باشی پێ بم نیەتێکی لێ بینم ئاسۆیەکی لێ بینم بڵێم هەنگاوی نابوو ئەو حاڵەتە کەواتە دیارە کە هەنگاوێکی نابینم خۆ هەر ڕێکخراوەکان دروستکردنی وەرکشۆپ و کەمپین و نازانم کۆمەڵێک شتی یعنی ڕێکخراوەکانش نەیانتوانیوە نوێنەری گەنجەکان بن هەر ڕێکخراوەکە بینی 4-5 کەسە نوێنەری بەس خۆیانن زۆر باش ماوەستا جەمال دوا پەیامت چییە ئێمە لە بابەتی کۆمەڵایەتی و باسی ئەم دیاردەیەکەین پەیامت چی بۆ خێزانەکان بۆ کۆمەلگا کە هیچ ببنە هۆکارێ بۆ ڕێگرتن لەم کۆچە وڵای جا پەیام ئەگەر بگاتە جێی خۆی و ئەگەر یەکێک طبعاً ئەمانە هەر کەو لە لای خۆیەوە ئەزانێ هۆکار چین خێزانەکان با بتوانە علاقاتی اجتماعی خۆیان تۆکمەترکەن هێندە بەهێزیکەن کە گەنجێک دڵی نێت بتوانێت دوورکەوێتەوە لە دایک و باوکی یعنی ئەوەندە بەهێز بن ئەوەندە کۆنتاکتیان لەگەڵ گەنجەکانیان هەبێ ئەوەندە ڕۆڵەکانیان باش بن لەگەڵ یانە بۆ معنای پەیوەندێکی باش و هینیان هەبێ لەگەڵیا نتوانێت دڵ لەگەڵ دایک و باوک و خوشکوراکانی هەڵکەنێت یعنی با ئێمە ئەم حەبلە نەپسێنین ئەم پەیوەندیە بەهێزکەین لەگەڵ یانە کەلانی کەم نەتوانن ئیتر وەگوتم ئەرکە گشتەکە لەسەر دەسەڵاتی گشتیە بەڵام لەناو خێزانەکان خۆمان و گەنجەکانیش بابیر لەوە بکەنەوە تۆ هەموو ڕۆژێک هەواڵی نەقۆمبوونی یەختێکت بۆ بێتەوە آخر بۆ ئەبێت دڵی دایک و باوک و کە سوکاری خۆت یعنی بخەیتە ئەم مەزیقەت و ئەم ناڕەحەتی و ئەم جەرگ سووتانە بۆچی مەسەر تۆ خۆ ئەزانم هەمووی وانە بەڵام لە سەدا یەکێکیش بۆی دابنێ لەوانەیە لە هەزار کەسێکە یەک کەس تۆبی دایبنێ ئەم کەسە تۆی کە تووشی حاڵەتێکی وابی ئەکرێ قبولی ئەەکەی ئەتوانی مەسەرەن ئەم تۆزێک ئەم بیرکەمە ئەمە موسەکینە ئەمە عیلاج نییە بەس ئەڵێم بۆ ئەوی کە تووشی و حاڵەتانە نەبین بە جددی بتوانین گەنجەکانمان یعنی باشترین کۆنتاکتمان هەبێ لەگەڵیانە علاقێکی چاکمان هەبێ لەگەڵیانە بتوانین ئەگەر دەسەڵاتی گشتی ناکا بتوانین ژیانێکیان بۆ دابین بکەین بە هەر شێوازێکە بە فێری ژیانیان بکەین فێری فەنێکیان بکەین دڵیان خۆش بکەین و ڕیان بگرین ئەمانە مەسەن بە ئێمە ئەکرێن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جەمال محەممەد توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس دەستان خۆش بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوە ئازادنەوە کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ دەخوازم کە سەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنامێکی دیکەوە خواتان دەستپێرین خواتان لەگەڵ